ئازیزانمان لە هەردوویەکەم سڵاومەتان لێبێت بەیانیتان باش بێت بە هیوایە ویلایەکتان لە ساغ و تەندروست باش بن. خۆشحاڵی ئەمڕۆژ کۆمەڵە بەرگۆ بابەتمان بۆ ئاماژە کردوون بە هیوای تا کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان بینەرمان بدون سوود لا بەرگۆ بابەتەکانمان ببینن. خۆشەویستانم کۆی پرۆگرامی ئەمڕۆژمان لا سێ تەوری سەرەکی پێک دێت. لا تەوریەکەم و سەرساماندا باز لا پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاینەکەین و گەزانین لە پێشتردا قوتابیان نمرەی پۆلی 12 ئامادەیان وەرگرتەوە لە ئێستاشدا فۆرمی زانکۆلاین پڕ دەکرێتەوە. ئێمە ئەمڕۆ باس لەواکەین کە ئەم فۆرمە چییە و زانیاریەکانی ناوی چین و پێویستە خوێنکار چۆن پڕیان بکاتەوە. لەمان کاتیشدا تا چەند گرنگە خوێنکار کەسێکی شارەزای لەگەڵدا بێت بۆ ئەوەی کە ئەم فۆرمی لەگەڵدا پڕ بکاتەوە ئەو بەشەی کە ئەوێت و مەبەستێتی ئەوە وەریبگرێت. لەمان کاتیشدا کێشەکانی ئەم فۆرمە لە ئێستادا چین و چۆن بتوان چارەسەریان بکەن و چۆن بتوان ئەم فۆرمەوە لێ بکەن کە زیاتر خزمەت بە خوێنکاران بگەێنێت. ئەمە تەوریەکەمان دوا بەدوای ئەوە چینە سەر تەوری دووەمان. لا تەوری دووەماندا باس لە کۆمەڵەیەکەکەین بە ناوی کۆمەڵەی گەشت و گوزار ناسانی کوردستان. ئێمە ئەمڕۆ باس لەو کۆمەڵایەکەین بزانین ئەم کۆمەڵی ئامانجی دامەزراندنی چییە و لە هەمان کاتیشدا لە کێو دامەزراوە و چەند ئەندامیان هەیە مەرجی بوون بە ئەندام چییە و تا چەند بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری سلێمانی و حکوومەت هاوکاری ئەم کۆمەڵێ بوون بۆ ئەوەی کە بتوانن گەشت و گوزار بن لە هەرێمی کوردستان و بتوان ئەو دەرچوانەشی هەیە کە لە بەشی گەشت و گوزار تەواویان کردووە بەشی گەشت و گوزار دەرچووی ئەوێن چۆن بتوان کە دامەزراندنیان بۆ بکەن و بیان کەنە سەرکاری خوان. لە هەمان کاتیشدا باس بەوەکەین کە کێشەکانی ئەم کۆمەڵەیە چین و تا چەند حکوومەت هاوکاریان بووە لە چارەسەرکردنی. ئەمەش تەوەری دووەمان. دوا بەدوای چینە سەر تەوەری سێمان. لا تەوەری سێماندا باس لە تێکچوونی کاتی خەوەکەین. وە گەزانین کە ئێمە ماوەیەک پێش ئێستا بەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا لە ماڵەوە کەرەنتینە بووین. ئەمە وای کرد کە کاتی خەومان تێک بچێت و ئێمە زۆربەی کات لە بەرەبەیاندا ئەخەوتین و ڕۆژانێژی درەن هەڵ ئەستاین لە خەو. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە چۆن بتوانین کاتی خەومان ڕێک بکەینەوانێ و لەکەیدا بخەوین باشە ئەتوانین سوود لە خەوتن ببینین. لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە خۆراک و ئارامی دەروون تا چەند کاریگەری هەیە لەسەر خەوتن و بۆ ئەوەی کە خەوێکی تەندروستمان هەبێت پێویستە چی بکەین. ئەمە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین تا کۆتایی بینەرمان بن و سوود لا بڕگە و بابەتەکانمان ببینن. بەڵازانم لە تەوریەکەماندا هەروەکو باسمان کرد باز لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاینەکەین بزانین کە ئەم فۆرمە لە چی پێک هاتووە زانیاریەکانی ناوی چین و خوێنکاران پێویستە چۆن پڕی بکەنەوە بۆ ئەوەی کە بتوانن سوودی لێ ببینن و بە شێوەیەکی باش پڕی بکەنەوە بۆ ئەوەی کە ئەو بەشەی کە خۆیان ئەیانوێت بۆیان بێتەوانێ. هەر بۆ مەبەستەش بەڕێز مامۆستا ڕێدیار حسێن ڕاهێنەری بواری ئایتی لا پەیمانگای فێربوون بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەمانە. مامۆستاگیان سڵاو لێ ببیانیت باش بێت. سواس دەکەم بەخێراتی. مامۆستاگیان با باسێک لەوە بکەین کە بزانین فۆرمی زانکۆلاین چی و پێناسەیەکی بۆ بکەین. خاتونجان فۆرمی زانکۆلاین فۆرمێکی ئۆنلاینە لە ساڵی 2012 بۆ 13 خوێنی باڵاک کردی بە فۆرمێکی ئۆنلاین. پێشتر دەستنووس بوو کە خوێنکار ئەیتوانی بڵین ئەو 50 بەشە بە دەست بنووسی، بەڵام ئێستا بۆتە فۆرمێکی ئۆنلاین و ئەو فۆرمە ئۆنلاینە لە ساڵی 2013 کە ئەنجامدرا لەسەر چەند سیستەمێک سیستەمەکان سیستەمی زانکۆلاین و پاراڵێل و ئێواران بوو. ئەمەش زیاتر بۆەوە بوو کە عەدالەتێ لە ناو فۆرمەکە بێت چکە جاران کە ئەیانوت بۆ ئەم فۆرمێکی دەستیانە برەوی ئەمەی من گۆڕاوە یان شتێک لەو بابەتانە بۆ یەکرا بە ئۆنلاین لەبەر خاتریەوەی کە خوێنکار هەریەکە بە حەقی خۆی وەرشی. مامۆستا ئەمە بزانم کە لە چ وێبسایتێکەوە توانین کە داخڵی ئەم فۆرمە ببین. لە وێبسایتی زانکۆلاینەوە کە هەموو ساڵێک کارە ئەبێت لە تقریبەن مدەیەکی کاتی خۆی نییە تاکو خولی دووەم کە تەواو دەبن دواترەوان ئەنجام وەرەگرن جاوشەی تێپەڕ لە خوێندنگاکەیان وەرەگرن تقریبەن ئەچێتە سەرەتای مانجیدا. مامۆستا لە ئێستا کارەیە؟ لە ئێستا کارە نییە. هەردوو خولەکە خولی یەکەم و خولی دووەم پێکەوە فۆرمەکە پڕ دەکەنەوە. بەتەمان لە کیا کارایی بکەن بۆی کە خوێندکاران بتوان فۆرمەکە پڕ بکەنەوە؟ وەکو پێتڵم کۆژی خان ڕاست پێ بڵم مدەیەکی کاتی نییە بۆم بابەتە، یعنی ئەکرێ بکرێت کۆتای مانجینەوە ئەکرێ مانجی دەبێ ئەکرێ بە بۆنی ئەمساڵ بە بۆنی ڤایرۆسی کۆرۆناوە دوش بکرێت ئەشێ پێشیش بخێریانی ئەوە وەزارەتی خوێنی باڵا هەر کاتێک کە تەبەن پێشتر ڕێبەری ئەو ساڵە دەرەچێت کە ڕێبەر دەرچوو ڕۆژێک دوای ئەو ڕاستەخۆ کارا دەبێت. مامۆستا بزانین کە زانیاریەکانی ناو ئەم فۆرمە چییە و لە چی پێک هاتووە فۆرمەکە کە سەرەتا خوێنکار داخڵی وێبسایتەکە ئەبێت. سەرتا خوێنکار کە داخڵی وێبسایتە بێت سێ سیستەمی بۆیێت سیستەمەکان زانکۆلاینە و پاراڵێڵەوە ئێوارانە. هەرێک لەم سیستەمانە توانین بڵێن جیاوازە گە پێناسێکی بۆ بکەین، بەڵام گرنگە خوێنکار
پێش ئەوەی کە فۆرمەکە پڕ ئەکاتەوە یان پێش ئەوەی کە سەردانی وێبسایتەکات یاخود ئەچێ بۆ لای کەسێک کە فۆرمەکەی بۆ پڕەکاتەوە پێویست دەکات ئەو 50 بەشەی کە خوێنی باڵا لی داوا کردووە حازری کردوێت یعنی خوێنکار هەیە لە ئێستا خولی یەکەمی تاوا کرد ئێستا سەرەکەی دانیشتۆ لە ماڵەوە بە دیار فلیمیان بە دیارەوەی کە ئەم لا ئەو لا ینی دانەنیشتۆ بە دیارەوەی کە ئەم 50 بەشەی خۆی کە بیەوێت ڕیزی کات چکە زۆر گرنگە کە تۆ ڕیزبەندی بەش کە بکەیت بزانین لە سەرتاوە لە چ بەشێک حەزت لە چییە ئەچم بۆ لای مامۆستایشی بەڕێز تەلەفۆنی بۆ کەم ئەچۆنی بخۆ دەزانین ئەم ساڵ بەبوونی ڤایرۆسی کۆرۆناوە ڕەنگە نەماتوانی بێ سیمینار وەکو ساڵان ئەنجام بدەین بەڵام ئەتوانێت خوێنکار بە هەر چێ بێتوانی ئێمە ببینی یا مامۆستای تر ببینێت کە بۆ ئەوەی کە ئەو کاتە کێشی بۆ دروست مامۆستا باس لە پڕکردنەوەی بەشەکان کرد و دیاریکردی 50 بەش لەو بەشانە ئەمە باسێک لەو بکەین مەرجە ئەو بەشانی لە سەرچایە پڕیانەکەینەوە هەر ئەوانە بێتەوە یاخود بڵێن جاری واش هەیە لە کۆتایی یاخود لە ناوڕاستە بەشەکان هاتووەتەوە خۆی خات و کۆژین ڕاستی پێ بڵم لێرە خوێنکار خۆی دەورە بینێت بۆ نەوە خوێنکارێکمانەیە هەفتایە هەروەکو بڵێن قانون وای لاتۆ لە یاسا و یەکسێتە خوارەوەگە بەشێکی ئەدەبی بێت خۆی نابێ وابێ خۆی ئەبێت تۆ 3 نمر ئەو پەڕی سەرکەوی چکە هەموو ساڵێک ئەگەر گۆڕانکاری لە سیستەمەکانە بکرێت ئەشێ 1 نمرە بێ ئەشێ 2 نمرە بێ ئەشێ 3 نمرە بێ ینی لەوە زیاتر نییە و بۆ کەمتریش بە هەمان شێوە ینی ئەشێ 1 نمرە بێ ئەشێ 2 نمرە بێت زۆر بێجار سەرەکەی ساڵی وایە بە چەند پۆینتێک فەرقیە لەبەر ئەوە خوێنکار پێویست ناکات 10 دەرەجە یان 15 دەرەجە بچێتە سەروی بەشەکەی خۆی ئەوەی کە گرنگی شە خوێنکار بتوانێت ئەو 50 بەشە بزەبێت بەڵێ بێ 50 بەش کەمتر نەبێ ئاساییە بۆ کەسێک ئەگەر نمرەکەی 50 بێت بتوانێت 6 بەشیشی تێکات مامۆستا باسێک لەوە بکەین کە لە کاتی پڕکردنەوەی ئەم فۆرمەدا ئایا تا چەند گرنگە کەسێکی شارەزامان لەگەڵدا بێت بۆ ئەوەی کە بتوانین ئەو بەشەی کە خۆمان ئەمانێت دیاری بکەین و ئەو بەشانەی کە خۆمان مەبەستمانە بۆمان بێتەوە لەو کاتەیە کەسی شارەزا یان مامۆسای یان ڕاوێژکارێک کە لەو بوارەیە کاری کرد بێت ساڵانە وەزانێت چۆن گۆڕانکاری بە سیستەمەکان ئەکرێت و ساڵان ئەزانێ مەرجی سیستەمەکان چی گۆڕاوە یان ئێستاگەری مە ڕاستی پێ بڵم ڕۆژی ئەم پێنجشەمەیە بوو کە خوێنی باڵا ڕێنمایی ئەم ساڵی بڵاو کردەوە کە بۆ ئەوەی کە خوێنکاران چۆن تەقدیمی کەم بۆ زانکۆ پەیمانگەکان لە هەر یەکێک لەو باسکردن لەو سیستەمانە کۆمەڵی خاڵ وەکو خۆی ماوە کۆمەڵی خاڵیش گۆڕاوە ئیشی لەوانی کە گۆڕا سیستەمی کریدیت بۆ سەر جەم بەشەکان کرا بە سیستەمی کریدیت کە پێش سیستەمی کریدیت خات و کۆژین پێشتر بۆ هەموو بەشەکان ئەبوو بێجگە لە بەشە تۆبیەکان بەڵام ئێستا سەر تاپای بەشەکانی گرتوتەوە بە بەشە تۆبیەکانیشەوە ئەمە چییە ئەمە ڕێژی لە ساسی نمرەی ئەو کەسە ئەچێ بۆ وانەی هاوپەیوەندیدار ینی واتە ئەو کەسا گەبچێ بۆ بەشێکی ئینگلیزی چی حسابە ئینگلیزی عەربی کوردی بامان شێوە گەبچێتی بۆ منە بۆ بەشێکی تر ئەگۆڕێ عادەتەن بۆ بەشە تۆبیەکان چی حسابە ئەحیا چیمیا ئینگلیزی ڕەنگە لە هەندێک کاتە فیزیاش بێتە ناوە ئەمە جارێ ڕوون نییە بۆ بەشە تۆبیەکان چی دیارە دواتر کە ڕێبەر هات ئێمە ئازانین بزڵبت ئەحیاچەنی لەسەر چیمیاچەنی لەسەر ئینگلیزی چەند سیستەمە پەیڕەوەکرێت لەم ساڵان سیستەمە پەیڕەوەکرێت و ساڵی ڕابردووش هەبووە خوێنکار ئەوانەی کە ساڵی ڕابردوون ئەزانن ساڵی ڕابردوو هەبووە و ئەو کەسا بەڵام بۆ بەشە تۆبیەکان نەبووە بەڵام ئەم ساڵ بۆ بەشە تۆبیەکانیش بۆ سیستەمی کردوێت مامۆستا باست لە خوێندنی پاراڕێڵ و ئێواران کرد ئەمە بزانم جیاوازی نێوان ئەم دوو خوێندنە چییە خوێنی پاراڵێل و ئێواران خات و کۆژین زۆر نزیکە لێکەوە هەردوو خوێندنەکە بە پارەیە و هەردوو بڕەپارەکەش یەکە خوێنکار لێرەدا بێ ئاگاداری ئەو خاڵە بێت کە من ئەچم بۆ سیستەمی پاراڵێل ئەبێ تەمەنی من جیاواز لەگەڵ تەمەنی ڕۆژە ئەو کەسی کە ئەچێ بۆ خوێنی پاراڵێل بۆ بەشە پزیشکەکان نابێت لە سەرویسی 5 ساڵەوە بێت بۆ بەشە تۆبیەکان لە هەباما شێوە لە سیستەمی پاراڵێلدا نابێت لە 40 ساڵ بەرەو سەرەوە بێەوە ئەگەر من کەسێک تەمەنی 40 ساڵ لایە ڕاستەخۆ بێ بچێتە ئێواران ئەم ئێوارانم بۆ هەرەو کەسانە نیە کە تەمەنیان زیایە هەیە بۆ نمونە هەیە خوێنکار هەیە بۆ من ئەو بەشێکی ویستوێتی وەری نەگرتووە من ناچار ئەچێتە بەشێکی وارم بۆی خواستی خۆی لەسەر ئەو بەشا هەیە کە بۆی وەریگرێ بۆ منێ ساگەر من نمونەیە بینەوە سەرەکەین دەرماسازی پەیماگاکەی تەکنیکی سلێمانی سەرەکەین ساڵی پار 1970 پوین هەش بووە بە هەمان شێوە لە پاراڵێل 85-84 بەماشە سەری ئێواران کە 79 پوین هەژ یانی تقریبا نزیکەی ئەگەر تۆ لە زانکۆلاینەوە حسابێکی بۆ ئێوارە نزیکەی دەنمرێکی فەرقە ئەم دەمنمرەیە بۆ خوێنکار زۆرە و خوێنکار ئەتوانم بڵێم بۆی بگا بۆ بەشەی ئامادەی هەموو شتێ بکات ساڵی پار سێرەکە چەندی خوێنکارمان هەبوو بۆ منە چۆتە پەرستاری لە بەشێکی چەمچەماڵ لە ئێوارانیش بۆ معادلەکەی 66 بۆ ئەم 64 وەریگرتو چۆ بۆ بەشەی کە ویستوێتی بۆیە جیاوازی خوێنی پاراڵێل لەگەڵ ئێواران تەنها تەمەنەکەیە و تەنها نمرە لە ئێواراندا مامۆستا باسێک لە زانکۆکان بکەین و زانکۆی ئەکادیمیەکان ئەمانە تا چەند جیاوازیان هەیە لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین
خوێنکار ئەبێ بزانێت ساڵانە خوێنی باڵا ڕیزبەندی دەکات بۆ هەموو زانکۆکان چ بای زانکۆ تایبەتەکان بێت چ بای زانکۆ ئەهلەکان بێت چ بای زانکۆ تایبەتەکان بێت چ بای زانکۆ حکوومەکان بێت لێرەدا بۆ هەر زانکۆیە کە ناتوانین بزەبن ناوی چ زانکۆی بینین بە باشیان بە خراپ بەڵام ئەشێت ئەو کاسە کە کەسێکی ڕاوێژکاری لەگەڵا بێت پێی دەڵێت ئەم زانکۆی لە ساڵی ئەوەیان لە ساڵی پار پلەی یەکەمە ئەمە پلەی سێمە ئەمە گرنگە کە ئەو کەسە کە دەرئەچێت ینی بۆ نمونە بڵێ لە زانکۆی بۆ من سلێمانیان لە زانکۆی سەلاحەدین من خوێندومە ینی بتوێنێتەوێ قورسایەکی تری هەیە لە چاو بۆ نمونە زانکۆیکی ترە بێگومان مامۆستا لەم ساڵدا کۆمەڵک بەشی تازە کراونەتەوانێ و لە ئێستاشدا لە زانکۆی سەلاحەدین بەشی فڕۆکەوانی کراوەتەوانێ ئەمە بزانم کە خوێندکاران چۆن ئەتوانن کە بتوانن فۆرمەکانیان بۆ شوێ پڕکەنەوە لەو بەشەوە بگیرێن تەمان خات و کۆژین ئەم بەشە ئەتوانم بڵم کە تازە کرایەوە خواستێکی زۆری لەسەر بوو زیاتریش هەلی کاری ناو بازار یانی واتە وا ئەخوازێک کە ئەم بەشانە بکرێتەوە ساڵانە خوێنی باڵا هەندێک بەش ئەکاتەوە و هەندێک بەشیش ئەشێ بەرەوداخستن بڕە بۆ پێیکە ئیشی نەماوە ئێستایشی لەوانەی کە هەلی کار بۆ گەنجان بڕەقسێنێت زانکۆی سەلاحەدین کە توانوێتی لەگەڵ زانکۆی ئۆکرانیا ناشنال ئەڤیشن کە لەوێ ئەم دوو زانکۆیان ڕێککەون و کە بۆ ماوەی 4 ساڵ خوێندنی ئەندازیاری فڕۆکەوانی لە زانکۆی سەلاحەدی بە هەماهەنگی زانکۆی ئۆکرانیا هەموو خوێندکارەکان توان لێرە ئەوانەکانیان خوێنن یاخود ئەچنە دەریشەوانێ 2 ساڵ لە هەولێرە لە زانکۆی سەلاحەدین 2 ساڵیش لە زانکۆی ئۆکرانیایە بەڵام ئاگادار بێ خوێندکار کە تێچووی ئەو مەسروفاتەی کە ئەیکات لەسەر خۆیەتی ئەوە هەندێک کەسشێ هەندێک خوێندکارەیە ینی ئەشێ و پرسیارە ئاکا ئەڵمامەسا یانی لەسەر حکومەنیە ئەبێ ئاگاداری ئەو خاڵە بێ کە ئێمە لە ڕێنمایەکانی خوێنی باڵاتوە کە ئەو کەسە لەسەر تێچۆکی لەسەر خۆیەتیوە دواتریش هەلی کارەکەی دیارەکە لە ئەتوانێت بچێتە مەتار بتوانێت لەوێ کار مامۆستا مەرجی وەرگرتن لەو بەشە چییە خوێندکار ئەگەر خوێندکارێک حەز بکات لەو بەشە وەربگیرێ مەرجەکان چین بۆ ئەوەی کەوە یەکێک لەو مەرجانە ئەبێ نمری لە 180 کەمتر نەبێت هەموو بەشە ئەندازیارەکان نمری لە 180 بێ کەمتر نەبێت جا ڕەنگە ئێستا قوتابی بڵێ مامۆستا من چۆن بزانم نمرەی چۆنە نمرە کەس نایزانێت ئەتوانین بڵێن ئەمە ناوی بنین بەشە بێ نمرەکان هەتاکو نمری ئەم ساڵ دەرئەچێت ئەوش بەپێی خواستی خوێندکار دەورە بینیت ئەشێ نمرەکە لاشتایە بۆ ئەشێ بچێتە نەوەتەکانیش ئەچێ نزیکەی یانی نزیکی دەرمانسازی کۆمەڵی بەشی تریش بێتەوە ئەمە بەپێی خواستی خوێندکار وە ئەتوانم بڵم کەمترین خوێندکاری ژوەرەگیرێت بۆ پێی کە یەکەم ساڵە ئەوکو تاقیکردنەوەیکەن کەمترین خوێندکاری ژوەرەگیرێت مامۆستا باسێک لەوە بکەین و خوێندکارانی کە بڵین بۆ نمونە فۆرمەکانیان پڕ ئەکەنەوە بەڵام هەڵەیەکی تێدا ئەمە تا چەند ئەتوانن دووبارە پڕی بکەنەوە فۆرمەکە یاخود ناتوانن بەپێی ئەوەی کە پێشتر فۆرمەکە پڕکرابێتەوە ئەگەر هەڵی تێدا بێت خات و کۆژین ڕاستی پێ بڵم خوێندکار ئەتوانێت ئەو پەنجا بەشێکە یەک جار ئامادەی کات بۆ ئەو سنتەریان بۆ ئەو پەیمانگای کە ئەچی ئەو فۆرمیلا پڕکاتەوە گرنگە یەکەم تا بیستەم ئەو بەشانە بێت کە خۆی زۆر حەزی لێتی ینی ئاساییە خوێندکار هەیە لە بڕن لەو پەنجا بەشاڵە مامۆستا من زۆربیانم بەدڵ نییە زۆر ئاساییە من یەکەم جارشم دیاری یەکەم بەشەکان دواتر کە ڕیزبەندی بۆکەم ئەگەر خۆشم نازانم چم بۆ لای مامۆستایەک کە یارمەتیم بە ینی من کۆمەڵێک شتم ڕێخستۆ بەڵام کۆمەڵێکی ماوە بەڵام ئەتوانم بڵم خات و کۆژین خوێندکار ئامادەنیە کە 18 ساڵ خوێنیوەتی ئامادەنیە بۆ منە سەعاتێک دانیشە بە دیار ئەم کتێبێک کە ئێمەوە کە بۆ منە دروستمان کردووە کە زیاتر باسکردنی بەشەکانە ینی ئەمە گرنگە کە خوێندکار هەر بەش هەڵ نەبژێری کە بڵێ ئەمە نمرەکەی چەندێکە پێویستە بزانێت داهاتووی ئەم بەشە چییە پێویستە بزان هەلی کار لەم بەشەیە چۆنە پێویستە بزانێت لە چ زانکۆیەکە هەیە ئەوەی کە گرنگە لە دواترە کە فۆتۆ فۆرمەکە دەنێریت ئەو کەسی کە بۆت پڕکاتەوە پێت ئەڵێ تقریبن لەم بەشە بۆ ئەم بەشە ناوی تۆیەتەوە هیچ زمانێتیش نییە کە تۆ ئەم کەسا کە فۆرمی پڕکردەوە لە 100 ناوی بێتەوە ینی ئەمە هەیە خوێندکارێ بۆنی دەرەجەکەی 52 بۆ من ئەم ساڵ بۆ حکومی کە 22,000 تەلەبەمان زیایە یان ئەشێ لە نمرەی 6 کەمتر ناوینێتەوە ئەشێ لە 55 کەمتر ناوینێتەوە هەموو ئەمانە خوێنی باڵا بە شێوەیەک چارەسەری ئەکات کە بتوانێت هەموو زیاترین خوێندکار وەرگێت بەڵام کۆمەڵک بابەت هەیە کە بۆ منە کەسێک نمری 50 پێویستەکە فۆرمی تایبەتی ژوەرگری واتە فۆرمی زانکۆیەکانی ژوەرگری دواتر ئەگەر ئەم خوێندکارە نمرەی حکوومەکەی شمولی کرد کە وەرگیرە و بە هەمان شێوە کە لە ئەهلەکە وەرگیرە کامیانی بەڵێ دەتوانێت بچێت معاملاتکە بوو بەشە ئەوەی کە گرنگە زیاتر خوێندکاران ئەبێ ئاگاداری ئەوە بن کە من یەکەم جار فۆرمەکەم بە دروستی نەنار دواتر ئەبێ ناچار بن بە بەشێک کە خوێنی باڵا خۆی کورسی بۆ بەشانە دیاری دەکات ڕاستە مامۆستا لە دوای ئەوەی کە فۆرمەکە نێرایتر ناتوانێت دووبارە بگەڕێنرێتەوە ئەگەر فۆرمەکە نێرابوو ئەگەر کاتی
ئەوە مابوو کە خوێنکار فۆڕم بکاتەوە ئەتوانێت هەڵیوەشێنێتەوە واتای ئەتوانێت هەڵیوەشێنێتەوە ئەتوانێت هەڵیوەشێنێتەوە کاتە چێ بۆ زانکۆکەی خۆی کە لەو شارەیە هەیە ئەچێ بۆ بەشی تۆمار لەوێ دەتوانێت بڵێ غەڵەتێکم کردو بۆ منە تەمەنێکی غەڵەت کردو بۆ منە بەشێکی لەبیست چووە یان بەشێکی تازا کرێتەوە لەو ماوەیە کە لە ماوەی دەڕۆژە ئەتوانێت هەڵیوەشێنێتەوە دووبارە فۆرمەکە بنێرێت. مامۆستا زۆربەی کات ئەو خوێندکارانی کەم فۆرمانە پڕەکەنەوە ئەو بەشانەی کە بەرزتر لە نمرەکەی خۆیانە پڕیەکەنەوە تا چەند زەرەریان لێ ئەدات؟ ئەتوان بڵم خات و کۆژین ئەوەی کە پێشتر باسمان کرد خوێنکار نابێت بۆ منە خوێنکارمان بینیوە دایک و باوکیشی لەگەڵا بووە سەرەکەی نمرەکەی هەشتا بووە چۆ لە تووبی ئاماهاتۆت خوار ئەمە زۆر غەڵەتە یعنی خوێنکار ئەبێ ئاگاداری ئەوە بێ کە من بە پاراڵێل نیم ئەچم سەیری نمری ساڵی پار ئەەکەم کە بە پاراڵێل چەند وەرگیراوە من دووسێ نمرە ئەسمە سەرەوە یعنی بۆ نمونە 84 بۆ 85 من مادەم بە پاراڵێل لێمە خوارەوە ئامادەم من کێشەم نییە لە نەوەتێکەوە ئێمە خوارەوە کە بەشی بۆ نمونە علوم بایۆلۆجیە بە هەمان شێو ئەگەر ئینگلیزی بێت 82 هەبێت یعنی لە نمرەکەی خۆت نزیک بێت لە نمرەکەی خۆت ئەبێت زۆر نزیک بێت چکە بۆ پێی کە ئێمە ئاڵێن ئەم ساڵ ڕێژی دەرچوونمان زۆرە ئەبێ خوێنکار بزانێت ڕێژەی دەرچوونی ساڵێک بۆ ساڵێکتر فعلەن فەرقەکات یعنی ئێستا هەندێک خوێنکار لە مامۆستا ئایا جیاوازی ئەم ساڵ لەگەڵ ساڵێک ترانیە هەموو نمرەکان ئەگۆڕێت بەڵام وەکو وتمان یەک نمرە تا سێ نمرێ ئەو پەڕی یەک نمرە تا سێ نمرەوە بە هەمان شێوەش ئەتوان بڵم هەندێک خوێنکار هەیە وەکو ڕیزبەندێکە دەکات زۆری ژێتە خوارەوە ئەمەش زۆر غەڵەتە ینی بۆ من نمری خۆی هەفتای ئەچە بەشی 50 شتیەکە ئەمەش غەڵەتە ینی هەم زۆرنە هەم کەمنە. بێگومان مامۆستا باسێک لەوە بکەین کە وەک ئەوەی کە خوێندکاران کاتێ نمرەکانیان وەرئەگرتەوە لۆردێکی زۆر لەسەر ئەو سیستەمە بوو ئەمە بزانین باس لەوە بکەین کە لەسەر سیستەمی زانکۆلاینیش ئەمە لۆردە هەیە یا خۆت ئەتوانێت خوێنکار بە شێوەیەکی ئاسان پڕی بکاتەوە. خات و کۆژین ڕاست پێڵم لە ئێستا خوێنکار خۆی ناتوانێت شتە بکات چکە بۆ پێی هەندێک خوێنکار ڕەنگە شارەزایی کۆمپیوتەریان نەبێت ڕەنگە هەندێک خوێنکار نەزانێت خوانە خواستەوەکو پێم وتن ئەگەر تەمەنێک غەڵەت کات تەواو مستەقبەلی ینی فەوتاوە بە هەمان شێوە ڕەنگە نەزانێت هەرێک لەم سیستەمانە ئەتوانین بڵێن جیاوازی ئەم سیستەمانە چین کە دانراون ئەو کوتمان بۆ نمونە پاراڵێل و ئێواران سیستەمێکە زانکۆلاین خۆی بەتەنیا جۆرێکە لە سیستەمێک کە خۆی بەتەنیا زانکۆلاینش سێ سیستەمە کە هەر سێ سیستەمەکە مەرجی کریدیتیان بەسەراتە بێقە ڕەنگە خوێنکار نەزانێت مەرجی کریدیت چۆن هەژمار ئەکرێ بۆ یەکێک لەو بەشانە کەوتمان لە 180 بۆ وانەی کریدیتە لە 170 بۆ کۆی گشتی خۆیت یانی وا باشتر خوێنکار پرسێکە ڕاوێژێ بکات و ماوەی 18 ساڵ دەخوێنێت ئەبێ ئامادە بێت کە بچێ بۆ لای مامۆسایەک یان بۆ سنتەرێک. مامۆستا ئەمە بزانم کە کێشەکانی تریی ئەم فۆرمە چییە بۆ نمونە هەنێک جار هەیە کێشەی زیاتر ڕوو لە خوێندکارانەکە کێشە هەیە کە لەم فۆرمایاوای لێ کرد بێت کە خوێندکاران نەتوانن بە شێوەیەکی باش فۆرمەکانیان پڕ بکەنەوانێ. خوێندکار وەکوتم خات و کۆژین گرنگە خوێندکار خۆی ینی لە ئێستاوە کاری بۆ بکات ئەتوانە بڵم ساڵی پار نمونەم زۆر لابووە سیرەکەم دە ڕۆژی فۆرمی زانکۆلاین تەواو بووە ئەنج قوتابێک بۆ من لە ئێرانەوە هاتۆتەوە ینی کە فۆرمەکە داخراوە کە من نەمتوانی هیچی بۆکەم بەداخەوە ینی خوێنکار سێرەکی جاری وا هەیە بۆ نمونە خات و کۆژین بە هەمان شێوە لە ئاخر ڕۆژە هاتووە ئەڵم کاکەجیان من سیستەمی پاراڵێلت بۆ دانێم لە ناو بەشەکە مامۆستا سیستەمی پاراڵێل چییە کە من یەکسەر شۆک بووم چۆن یانی نازانی وتی نەوەڵا بەشداری نەیەک سیمینارم کردو نهاتم بۆ لە سنتەرێ ینی سێر ئەەکەی کەسی ئاوا بێخەمیشەوە بە هەمان شێوە خوێنکاریشمان هەیە بەخەمە بەڵام ئێمە گرنگە باسی ئەوانەش بکەین کە حاڵەتیان هەیە کە ئێستا خولیەکە من یان بە هەمان شێوەی وایڵە مامۆستا من خولی دوم ئەینابێ نەتیجە وەرگرم نەتیجەش وەرگی تۆ نزیکی 15 ڕۆژت هەیە لە بەردەستا کە بتوانی کار بکەی بۆ ئەم بەشە هەر یەشێکیش کە ئێستا تاقیکردنەوە دەکات تەمان ئەم ڕۆژ تاقیکردنەوە تا ڕۆژی سێشەم کە تاقیکردنەوە دەکات لە دوای تاقیکردنەوەکە خۆی ئەزانێت کە وەڵامەکانی چۆن و ئازانێت باش بۆیان خراپبووە یان گرنگە لە ئێستاوە لە دوای تاقیکردنەوە بتوانێت کاری بۆ بکات وەکووتمان زانیاری لەسەر بەشەکان زۆر گرنگە خۆی نەگەێن تا ئاخر ڕۆژ و خۆی بگەێنێتەوە تەلەفۆنم بۆ کە مامۆستا ئەو بەیانیڵێن ساتەکە داخرێ نازانم ئەم شەو بینێرمیانێنێ ئەمەش هەر غەڵەتە یانی خوێنکار هەبووە لە دقی ئاخیرا بە منی تۆ مامۆستا بینێرم یان فۆرمەکەیانە بابەتێکی تر هەیە کە خوێنکار لای هەر کەسێک کە فۆرم پڕ دەکاتەوە گرنگە ئەو بەشانی کە 50 بەشە کە ڕیزبەندی بۆ کردوێتی ناو سیستەمەکەەوە جارێک نەینێرێت یانی جارێک فۆرمەکە نەنێرێت چی بکات چاپی بکات لەو شوێنە چاپی بکات زیاتر بۆ ئەوەیە کە خوا نەخواستە فۆرمی ئەم خوێنکارە لەگەڵ خوێنکارێکی ترا تێکەڵاو بوو بۆی مافی من نەفەوتێ دومیش ئەمە وەکو دلیلێک وایە سبێنێ ئەچێ بۆ بەشی زانکۆکەی کە خۆی لێی وەرگیراوە یان بەغەڵەت ناویاتەوە بۆ ئەگەر ئێمە باسی زانکۆی سلێمانی کە ئەچێ بۆ بەشی تۆمار و بامان شێوە زانکۆکانی تری جوان ئەچێت لەوێ ئەڵێ من ئەم فۆرمەم ناردووە ئەو فۆرمەی من وای لێ هاتووە یان بە هەمان شێوە هەڵەیەک ئەبێت
گرنگە سیستەمێکە یعنی جاری وایە غەڵەتێکی تیا ئەوەی کە گرنگە خوێنکار دلیلێکی پێ بێت دلیلیش پێ ئەم دلیلە بۆچیە تا کاتی ناوهاتنەوە گرنگە لە دوایەوەی کە ناوی هاتەوە پێویست ناکات و ئەوەی کە گرنگە ئەم کۆدەی کە لایەتی خوێنکار لە وشەی تێپەڕ و بەکارێنەر پێک دێت کە لە خوێندنگاکەی کە وەری دەگرێت پێویستەکان نیا بە کەس هەتاکو ناویێتەوە ئەو کاتێک کە ناویێتەوە گرنگە ئاساییە بیا بە مامۆسایەک بیا بە کەسێکی خزمیان بڵێ زەحمەت بزانم لە کوێوە ژیراوە چکە زۆربەی ساڵ خات و کۆژین ئەوەی کە لۆدی لەسەر ئەبێت ناتوانێت بە مۆبایل بیکات ئەو ژنان بە کۆمپیوتەر هیچ کێشێکی وای بۆ دروست نابێت و دەتوانێت سێری ئەوە بکات کە ئایا لەو بەشە لە کوێوە ژیرە مامۆستا با بەسێک لەوە بکەین زۆربەی خوێندکاران کێشیان لەوەیە هەبوو کە یعنی دڵنیا نەبوون لەوەی کە ئەو فۆرمیان ناردووە یاخودنا چۆن دڵنیابین لەوەی کە ئێمە پڕمان کردوێتەوە فۆرمەکە بە شێوەیەکی دروست ناردوومانە ئەوەی کە گرنگە من بە هەموو خوێندکارانی خۆم وتووە لای خۆم فۆرم پڕەکەیتەوە لە هەر سنتەرێکتر لە هەر پەیمانگایتر گرنگە تۆ بچیتەوە ماڵەوە لە ماڵەوە سەریش بیتەوە کۆدەکەی خۆت لێیت وشەی تێپەڕ و بەکارهێنەرەکە لێی بزانم ئایا من فۆرمەکە نێراوە یاننا ئەمە ساڵانە ئەو کێشەیە ئەبێت بۆ پێی کە ڕەنگە لەو چرکە ئینتەرنێت بۆ منە قەتعەیەکی تێکەوێت سێرەکەی بۆ فۆرمەکە ننێراوە بەڵام خوێندکاریش وا هەستەکات کە فۆرمەکەی ناردووە تەمە خات و کۆژین ئەوش کێشێکی ئێجگار زۆر گەورە نییە خوێنی باڵا دواتر بەشەکانی بۆ دەکاتەوە کە ئەڵێم بەشانە شمولی تۆ دەکات و دەتوانیت فۆرمەکە بنێری کەواتە دواتر ئەگەر نەشی نارد ئەتوانێت بەشداری توانێت بەڵام تەنها یەک بەش ئەوە ناخۆش یانی لەوێ تۆ خوێنکاران لەکوێ پەنجا بەش خواستی تۆ بێ لەکوێ یەک بەش خواستی تۆ بێ مامۆستا خوێنکاران هەڵێکی زۆرەکەن لەوەی کە دڵنیانی لەو بەشانەی کە هەڵی ئەبژێرن زۆربەی کات گۆڕانکاری تێداکەن جاری وا هەیە بڵین فۆرمەکە تا کۆتایی پڕ ئەکەنەوە دواتر لای ئەبەنەوەوان ئەمە تا چەند کاریگەری ئەبێت لەسەر بەشانەی کە وەریان ئەگرێت گرنگە خوێنکار یەکەم جا کە ئەم بەشانە هەڵ ئەبژێرێت بزانێت ئەم بەشانە چین هەلی کاری لە کەرتی تایبەتە هەیە خۆتانزان ئەم ساڵ ینی چەند ساڵێکە کە ئەتوانین بڵێن داخوازی لەسەر ئەم دەرچوانی ئێستا تەنها بۆ کەلی کارتی تایبەتە ئەوەی کە گرنگە خوێنکار بزانێت ئەم بەشی کاڵی بژێرێ ڕەتی هەیە کە ئەتوانێت لە بازاڕە کاری پێ بکات بۆ نمونە بەشی کۆمپیوتەرمانێ ئینگلیزیمانێ بە هەمان شێوە بەشە تووبەکان کە ئەمانە ئەتوانین بڵێ خواستی زیاتر لەسرە نەک بەشێکتر ڕەنگە هەندێک کەسی شەبێ بۆ نمونە بڵێ مامەساوەکو خۆتان بڵێن پیشەی ڕاگەاندن ڕاگەانیش بەشێکە لەو بەشانی کە خراپ نییە چکە بۆ زیاتر ئێستا سەریکەین ئەندام پەرلەمانمان هەیە کە ئێستا هەربەشی ڕاگەانی تاوا کردووە بامان شێوەستا توانیوێتی هەم لە ڕاگەانەکەی خۆیان سەرکەوتوبێ هەم لەوێشا بتوانێت لە پۆستێک وەرە ینی ئەوەی کە گرنگە خوێنکار بزانێ خۆی قاڵ بێتەوە لەو بەشانەی کە خۆی ئەوێت ینی هەندێک جارێ خوێنکاریە بۆ لای ئێمە هیچی نەکردووە سێرەکەین یەک بەشیال نەبژاردووە مامۆستا ئەزێن نەبێ لەگەڵ باشە من لەگەڵ تا دانیشم بەڵام پەنجا بەش بەدڵی من میکە ئیلا بیلا بەپێی حەس دووەم بەپێی کاری ڕۆژانە ئایا بزانە ئەم بەشە لە کەرتی تایبەتە کاری دەستەکەوێت بڕۆ لە کەرتی تایبەتە کاری دەست ناکە ئەتوانی بیکەیتە کۆتا بەشەکانت مامۆستا با باسێک لابوونی پەیمانگا و سنتەرەکان بکەین ئەمانە تا چەند هاوکاری خوێنکارانەکەن لە پڕکردنەوەی ئەم فۆرمەدا و تا چەند گرنگە خوێنکاران لە کاتی پڕکردنەوەی ئەم فۆرمەدا سەردانیان بکەن ئەوەی کە گرنگە خات و کۆژین خوێنکاران پێویست دەکات لە ئێستا بە دواوە ئەوانەی خولیەکە من بە تایبەتی سەردانیان بکەن بۆ هۆکاری کە شتێک نازانن بۆ هۆکاری کە بتوانن ینی بۆ نمونە ڕوونکردنەوەییان بنێت لەسەر ئەو بەشی کە ئەوێت بزان ئەم بەشە چییە داهاتووی چییە و ئیشی هەیە ئەم بەشە باشترە لەو ئێمە ئەتوانین ئەوانیان بۆ بکەین بەڵام ناتوانین بەو خوێنکارە بڵێن زەحمە نەبێت ئەم بەشە لا بە ئەم بەشە دانێ ئەمە بۆ ئێمە نابێت هەموو بەشەکان تاوان چکە بە پێی خۆیان باشە بەڵام گرنگە هەندێک بەش هەیە کە دیارە هەلی کاری لە ئێستانە ئەتوانێت خوێنکار بیکات کۆتا بەشەوە ئەوی کە خوێنی باڵاش کە ئەو سیستەمەی داناوە لە یەکەم ڕێزبەندی خات و کۆژین ینی ساڵی پار هەبووە بۆ نمونەیەک بینینەوە کچێک بوو کە 7.5 بوو باشە زۆر حەزی لە دارێ بانک بوو وتی مامۆستاوتم باشە بە هیچ شێوەیەک بەشی تری پێشمەخە بیکەرە یەکەم ڕێزبەندی فعلەن لە یەکەما بۆی هاتووە ینی ئەوە نییە بچێتە ناوەڕاست ئیلا بیلا لە ناوەڕاست یەکەم دانەگە شمولی تۆی کردێتەوە ئەگەر ناوی ڕەنگە بێتە 50 هەتاکو شمول دەکات ئەوانی کە ناویشی نایەتەوە تەنها هۆکارەکە ئەوەیە کە زۆر لە دەرەجەکەی خۆیان بەرزەبنەوە کە ئەوە گەورەترین غەڵەتە نزیکەی 10 دەرەجە و 15 دەرەجە کەوکوتمان ساڵانە ئەو پەڕ 1-2 نمرە بگۆڕێت ڕاستە مامۆستا مەرجە لە ڕیزبەندیەکان لە بەرزەوە بۆ نزم دەست پێ بکات یا خۆت بە تێکەڵی ئەتوانێت بە تێکەڵیش ئەتوانێت هیچ کێشەی نییە ئەتوانێت خوێنکار یەکەم جار و کووتمان 3 دەرەجە بچێتە سەری خۆی هەتاکو ئاستی دەرەجەکەی خۆی دەبەشەکە بژێرێ لە دوایەوە لە حەدی مەتەوەست ینی ناوەڕاستە کە بتوانێت 15 بەشی تر دوایی تا کۆتایی تا 50 بەشەکە پڕکاتەوە کە دوای 50 بەشەکەی هەڵبژات بۆ نوێی سەر لەسەر ئەو کتێبی کە ئێمە دروستمان کردو کتێبی بەشەکانی زانکۆلای
کە بتوانێت ئەم 50 بەشەی کە هەڵی بژار دواتر دانیشە بە قەڵەم و وەرەقە من حەزم چیە لەم بەشانە ینی لەم 50 کە من هەڵبژار کامیانم زۆر حەز لێ یەکەم بنووسم ئەمە کە بۆ منە نمرێکی هەفتاوە وەرەگری دووەم ئەتوانم بڵێم بۆ نووسە هەفتا وەرەگری زۆر ئاساییان 76 هەفتا گرنگ نییە نمرەکان تێکەڵاوێ بەڵام گرنگە بە حەزی خوێنکار بێت چکە وتوەکوتمان لە یەکەم تا 20 یان لە یەکەم تا 15 زۆر گرنگە بەخواستی خوێنکار ڕاستە مامۆستا کۆتا بەشەکان کە پڕەکرێتەوە گرنگیان هەیە یاخود تەنها بۆ پڕکردنەوەی فۆرمەکە یاخود مەرجە لەوێشا بەشێک ببێتەوە بۆ خوێنکاران ئەتوانم بڵم خوێنکار هەر بەشێکی تێکات پێچێ ناوی بێتەوە هەر بەشێکی تێتەکە بەڵام وەکوتمان ئەگەر بەشی یەکەم شمولی کرد ناچێتە سەر دووەم بە هەمان شێوە ناچێتە سەر سێم بەڵام هەندێک خوێنکارێ بۆن منن لە سەروی دەرەجەکەی خۆی زۆر زیاتر بەرز دەبێتەوە ئەوە بێگومانە چێتە ڕەنگە لە 45 زۆر کەسمان هەیە ڕەنگە هەر برادری منیان برادری تۆ کەوتێتی من لە کۆتا بەشە شانسم نەبوو لەوێ ناوماتۆ لەو کاتەدا ڕەنگە پرسیایی لە کەسێک نەکردی ئەجینا ئەمە بەپی شانس نیە ئەتوانین ڕاست بڵم بەپی نمرەیە هەر کەسێک نمرەکەی شمولی دەکات دەتوانێت بچێ بۆ بەشە بەڵام گرنگە خوێنکار لە ئێستاەوە بزانێت بۆن منە ئەگەر ئێمە بە هەر باسی بەشی ڕاگەاندن بکەین کە پار لە سلێمانی 69.8 وەریگرتووە باشە ئەبێ بزانێت کە ئەم خوێنکارە من مەعدەلم کە 69.8 ئەبێ بچم من بە سیستەمی کریدیت بۆی حەلکەم بزانم ئایا من 69.8 بەرەکەوێ یان کەمترێکە یان زیاترەکە طبعا ئەگەر بچێ بۆ بەشی ڕاگەیان چی حسابە کوردی عەرەبی ئینگلیزی یەکی دەنمرە ئەبێ من هەر ینی بڵێن هەروانەیەک بۆن من ئینگلیزی زەربی ئەو پۆینتە عەرەبی زەربی ئەو پۆینتە بە هەمان شێو کوردیش لێرەدا بزانین ڕێژی لەو ساسیە ئەو خوێنکارە چەنی بەرەکەوێت ئەوە لە ساسی بە سیستەمی کریدیت کردوێتی کە بۆن منە گریمان 28 بەرەکەوێت لە دوایە کۆی گشتێکی خۆی زەربی ئەو پۆینت حوت دەکرێت دواتر لەوێ ئەنجامی لە سا هەفتاکە لەگەڵ ئەنجامی لە ساسیەکە کۆ دەکاتەوە ئایا بزان نمرەکەی ئەم خوێنکارە بەرز دەبێت و یان نزمە بێت بۆ سەر تاپەی بەشەکان وایە بەڵام خوێنکار پێویست ناکە بۆ هەموو بەشێکەوە بکە ئەوەی کە حەزی زۆر تامەزرۆیەتی ڕەنگە دووسێ بەش ئەتوانێت وای لێ بکە بەڵێ مامۆستاوەکو کۆتا پرسیارم ئەمە باس لەوە بکەین کە ساڵانی تر نەخۆشی کۆرۆنا نەبوو و کۆمەڵێک سیمیناری تایبەت بە پڕکردنەوەی زانکۆلاین بڵێن بۆ خوێنکاران ئامادە ئەکرا لە ئێستادا خوێنکار چۆن بتوانێت کە زانیاریەکان وەربگرێ و تۆ چۆن بتوانێت کە ئەو فۆرمەی کە پڕی ئەکاتەوە بە شێوەیەکی باش پڕی بکاتەوە ئەوی کە ئەو بەشەی خۆی ئەوێت ئەو وەری بگرێت ڕاست پێ بڵم خات و کۆژی من لە سەرەتای ئەم وەسعی کۆرۆنا کە هات دەستم کرد بەو کتێبە کە کتێبی بەشەکانی زانکۆلاین زیاتر لەبەر ئەوم بوو ئەمزانی کە ئێساش هەندێک خوێنکاری ئەتوانم بڵم لە هەولێر ڕۆژانە تەلەفۆنم بۆ دەکەن کە مامۆستاتخواوەرە ئەوێ لێرە لای مەسیمینارێکیان بوو بینینیان بەهار ئەوتم هەر چۆنێ بێتمەوە ژمارە تەلەفۆنێ ئەو کتێب هەیە و دواتر ئێمە لەسەر ڕاگەیاندەکان کە قسە ئەکەین هەوڵ دەدەین بیکەینە ناو گروپی خۆمان و دواتر شێریکین لە پەیجەکان و یان سپۆنسەریش بکەین بۆ ئەوەی کە خوێنکار سوودی لێوەرجێرە فعلا ئەم ساڵ لە چاو ساڵانی تر ئەتوانم بڵم خوێنکار زانیاری کەمە بۆ حکومی کە زۆر ینی وەکو ساڵانی پار نەبووە ساڵانی پار و پێرار ئەتوانم بڵم ئێمە لە باتی سیمیناری 6 سیمینارمان ناکرد ئێستا ئەتوانین بڵێن زیاتر خوێنکار ئەبێ بێت ئێمە ببینێت بۆ من سنتەری پەیمانگای فێربوونم شوێنێکی تر هەیە لە هەولێر شوێنێکی تر هەیە لە دۆک پێویستە خوێنکار خۆی لە ئێستاە بچێت بە دوای ئەو سنتەرانەیە و بە هەماشێ ئەو کتێبی کە من دەخوێنێتەوە چی لێ ئیسپادە دەکات ئەوەی کە گرنگە باسکردنی بەشەکان ئەم بەشانە چین چکە گرنگ نییە خوێنکار تەنها سەیری نمرە بکات نمرە شتێک ئامڕازێکە بۆ ئەو بەشە بەڵام ئەوەی کە گرنگە داهاتووی ئەو بەشە چیە ینی زۆر کەسە ئێڵە مامەساچن بۆ بەشە تۆپەکانی باشە بەشە تۆپەکان بۆن منە تەلەبە ینی بۆن یەک بەشمان نییە یان جیاوازیەک لە بینی شیکاری نەخۆشی پەرستاری چیە هەندێک کاتێ ئێمەشەکانە بینی ئەو دوو بشتەوە ئەمە دوو بەشی تۆبین جیاوازی نییە هەردوو بەشە تۆبێکە هەردووچی هەلی کاری هەیە بەڵام ئەبێت تۆ بزانی خۆم لە چی بینەوە بۆن من کەسی بە حەزوو بە دەبرەکەەوە بۆن ئێمە بەشی بێوەشکاریمان هەیە ئەبێ خوێنکار بزانێت کە ئەو کەسەیەتە بەردەمە بێت تۆ بنجێکی ئەگەر من توانە ئەوە نیە و ناتوانم و ئەترسم نابێ بچم بۆ بەشە ئەچم بۆ نوێ بەشێکی تاقیگا هەڵەبژێرم کە ئاسانتر دەستەکانە خۆش بە مامۆستا سوپاس بۆ ئامادەبوون سوپاس بۆ زانیاریەکانت بەڵێ سوپاس بۆ مامۆستا ڕێدیار حسێن ڕاهێنەری بواری ئایتی لا پەیمانگای فێربوون کا بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوو بەڵێ ئازانم بڕگەی دیکەمان هەیە بە کۆبینەریە بین و دواتر بەردەوامەبین
بەڵازانم لەگەڵتان بەردەوامین هەروەکوتمان لا تەوەری دوماندا باس لە کۆمەڵەیەکەکەین بەناوی کۆمەڵی گەشت و گوزارناسانی کوردستان بزانین ئامانج لە دامەزراندنی ئەم کۆمەڵەیە چییە و لەکەم کۆمەڵی دەست بەکار بوون لەمان کاتیشدا کار و چالاکیەکانیان چین و کار و پرۆژەی داهاتووتریان چی ئەبێت و کێشیان چییە لە بەجێگەیاندنی ئەم کار و چالاکیان و تا چەند بەڕێوەبەرایەتی گەشت و گوزار و حکوومەت هاوکاریان بوون بۆ ئەوەی کە چالاکیەکانیان هەردەم بەردەوام بێت هەر بۆ مەبەستەش بەڕێز هەردی حسێن سەرۆکی کۆمەڵی گەشت و گوزارناسانی کوردستان بە شێوەیەکی ڕاستە و خۆل لامانە کاگەردی سڵاو لێوە و بەیانیت باش بێت. بەیانی ئەوە باش سڵاو لە ئێوە. سپاس دەکەم بە خێراتیت. کاکەردی باس هەرساواسێک لە کۆمەڵەکە بکەین بزانین کە کۆمەڵی گەشت و گوزارناسانی کوردستان چییە و لە کێوە دەست بەکار بووە؟ بەڵێ کۆمەڵی گەشت و گوزارناسانی کوردستان دیارە لەقی سلێمانی خۆشبەختانە لە ساڵی 2011ەوە مۆڵەتی ڕەسمی لە وەزارەتی ناوخۆ وەرگرتووە. بەڵام بە هەندێک هۆکار کۆمەڵی گەشت و گوزارناسانی کوردستان هەتاکو بەرواری ساڵی 2019 دیارە کار و چالاکیەکانی بە شێوەیەک لە شێوەکان سستیەکی پێوە دیار. خۆشبەختانە ئێمە لە ساڵی 2019 مانگی حەوت هەستاین بە چالاکردنەوەی ئەم کۆمەڵێ و کار و چالاکیەکانی خۆمان. بەخۆشحاڵیەوە کاکەردی باباسێک لەوە بکەین کۆمەڵی گەشت و گوزارناسانی کوردستان لقی هەیە و لقی سەرەکی لەکوێیە؟ بەڵێ کۆمەڵی گەشت و گوزارناسانی کوردستان دیارە لقی گشتی لە هەولێرە، لقیمان هەیە لە دوهۆک، خۆشبەختانە لقیشمان هەیە لە سلێمانی لە ئێستا خەریکی کار و چالاکیەکانی خۆمان. کاکەردی ئەمە بزانم کە چه هاوکارتان بوو لە کردنەوەی ئەم کۆمەڵەیە و تا چەند توانیتان لە ڕێی هاوکاری ئەو کەسانی هاوکاریان کردوون ئەم کۆمەڵە بهێن نەبوون؟ بەڵێ خۆشبەختانە ئێمە کۆمەڵەکە با بڵین مۆڵەتی فەرمی هەبوو، بەڵام دەمانبینی با بڵین سستیەک هەبوو ئەوەی کە ئاماژەی پێبین جێگەی خۆشحاڵیە لە ساڵی 2013-2014 زانکۆی سلێمانی هەستا باکردنەوەی بەشی گەشت و گوزار لە کۆلەجی بازرگانی. خۆشبەختانە ئێمەش خۆمان بینیەوە لەوێ کە وەجبەی دووەمی ئەو بەشە بووین ساڵی 2017-2018 تەخەڕوجمان کردووە لەوێ و هەڵگری بڕوا ئەنامەی گەشت و گوزاری. دیارە هەر کەرتێک لە کەرتەکان دەبینین کۆمەڵەیەک یا سەندیکایەک بۆ ڕێخستنی کاروبارەکان و ئەکتیڤبوونیان لە ناو کۆمەڵگە و کار و چالاکیەکانیان بیر لەوە دەکەنەوانێ کارێکی ڕێکخراوی منەظەم بکەن. ئەمەش بەو شێوەیە بیرمان کردوانێک کە کۆمەڵەیەک هەبێت بۆ هەڵسەنگاندن و بەرزنجخاندنی ئەرک و ماندووبوون یاخود جێبەجێکردنی کارەکان و ڕێخستنی ئەو پلان و بەرنامانەی کە دەرچوانی بەشی گەشت و گوزار دەیان بێت لە ئایندەدا و دەبنە هەڵگری بڕوانامەکە. کاکەردی تا چەند مامۆستایانی بەشەکەتان وەکو بەشی گەشت و گوزار هاوکارتان بوون لە کردنەوەی ئەم کۆمەڵەیە؟ بەڵێ بە تاکید ئێمە وەکاماژەم پێدا کۆمەڵەکە هەبوو بیرۆکەکە دروست بوو لەوەی کە بیرکەینەوە لەوە، بەڵام لە دواتر کە بە دوواداچوومان بۆ کرد بینیمان ئەم کۆمەڵەیە هەیە. خۆشبەختانە هەستاین بە دروستکردنی ستافێک بە ناوی دەستەی کارگێڕی کە خۆشبەختانە هەمومان هەڵگری ئەو بڕوانامەین کە خۆمان دەبینینەوە لەو کەرتە و ڕاستە و خۆ ڕەبتی ڕاستە و خۆمان هەیە بە کەرتی گەشت و گوزارەوە. کاکەردی لقەکانی تر بە تایبەت لقی هەولێر تا چەند هاوکارتانن؟ بەڵێ بە تاکید ئێمە کۆنتاکتمان هەیە لەگەڵ لقی هەولێر، بەڵام زەمەنی چالاکردنەوەی کۆمەڵەکەی ئێمە دیارە بە هۆکاری کۆرۆنا کە هۆکارێکی زۆر با بڵێن تەواقع نەکراو بوو کار و چالاکیەکانی سەرجەمکردەکانی تری ڕاگرت، کەرتی گەشت و گوزاریش بە دەر نەبوو لە ڕاگررتنی کار و چالاکیەکان یاخود پەرخستن و بەرکەوتنی ئەو زیانەی کە کۆرۆنا بە سەرجەمکردەکانی گەیان. کاتەوە بەهۆی نەخۆشی کۆرۆنا کار و چالاکیەکانتان وەستا بوو. بەتاکید. کاکەردی باباسێک لە مەرجی بوون بە ئەندام بکەین بزانین کە مەرجی ئێوە چیە بۆ ئەوەی کەسێک ئەگەر بیوێت و حەست بکات لە ناو کۆمەڵەکەی ئێوە ببێ بە ئەندام ئێوە مەرجتان چی ئەبێ بۆی؟ بەڵێ دیارە کۆمەڵەکەی ئێمە هەر وەک کۆمەڵەکانی تر یاخود سەندیکاکانی تر خاوەن پەیڕۆ و پرۆگرامی خۆیەتی. ئێمە مەرجەکانی بوون بە ئەندام دەبێت ئەو کەسە تەمەنی لە 18 ساڵ کەمتر نەبێت، دوو هەڵگری بڕوانامەی بەشی گەشت و گوزار بێت، جگەل لەوە
کە بەشی ئەوەشمانشتوانێ بۆ ئەوەی کەسانێک لە پێشترا فرسەتی ئەویان نەبووە یاخود بەشی گەشت و گوزار نەبووە تەواوکەن بەڵام هاتوین بیرمان لەوە کردوێتەوە کەسانێک کە خاوەن ئەزمون و خبرەیەکی خۆیانن لە بەشی گەشتیاری یاخود لە شوێنە گەشتیارەکان ئەوانش دەتوانن ببن بە ئەندام لە ئێمە و لای ئێمە و لە کۆمەڵەکەمان بەردەوام. کاکاردی با باسێک لەو بکەین ئەگەر کەسێک حەزی لە بەشی گەشت و گوزار بوو بێت و وەرنەگیرا بێت وەگەر بێتە لای ئێوە بوێت کە لە بواری گەشت و گوزارە خۆی بەرەو پێشەوە بەرێت ئێوە چی بۆ ئەکەن بۆ ئەو کەسە؟ بەڵێ بەتەکید هەموو تاکێک لە تاکەکانی کۆمەلگا با بڵێن خۆی لە سەرەتای تەواوکردن یاخود تەخەڕوجکردن لە قۆناغی ئامادەیی حەزی بە بوارێک لە بوارەکانە. بەڵام جاری وا هەیە با بڵێن بە هۆکارێک نەهێنانی دەرەجە یاخود ئەوەی کە خۆی دەیەوێت بەدەستی ناهێنێت ناتوانێت ئەو بەشەی کە خۆی دەیەوێت خۆی تا ببینێتەوانێ. بەڵام خۆشبەختانە بەشی گەشتیاری یەکێکە لەو بەشانەی کە پێویستیەکی زۆری بە تاک هەیە یعنی وەکو هیچ کەرتێکی تر نییە کە دەبینین ئالەت و مەکائین کارەکانی ببات بەڕێوە جێگی بگرێتەوانێ و با بڵێن دەسی تاک ڕابگرێت لەوەی کە ئیش و کاری بکات نەخێر بە تاکید بەشی گەشت و گوزار یاخود بەشی گەشتیاری دەبێت کەسانێک بن حەزیان بۆ بابەتەکە هەبێت بەڕاستی لەبەرەوە ئێمە وەکو کۆمەڵەکەمان دەرگامان ئاوەڵایە بۆ ئەو کەسانی کە حەز دەکەن خزمەتێک بکەن لە واری گەشتیاری یاخود لە واری گەشت و گوزاردا. کاکەردی سەرچای دامەزانی کۆمەڵەکەتان ئاماژتان چی بوو لەکردنەوەی ئەم کۆمەڵەیە وەکو خوێندکارانی بەشی گەشت و گوزار؟ بەڵێ دیارە کەرتی گەشت و گوزار لە ئیمڕۆیە کەرتێکی زۆر زۆر گرنگە. تەسەور کە ئێستا بابەتی ئەگەر پێشتر بدوتایە کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان ساڵانە زیاتر لە 250 میلیۆن دۆلار داهات دروست دەکات بۆ با بڵێن کەرتی ئابووری و بەرەو پێشخستنی لەوانەیە تەوەقوع نەکراو بێت. بەڵام بەداخەوە کۆرۆنا کارێکی کرد کە زەرەر و زیانەکانی هەموو کەرتەکان دەربخات کە بیستمان و بینیمان کەرتی گەشتیاری کەرتی گەشت و گوزار بڕی 250 میلیۆن دۆلار بەرەو سەرەوە زەرەری لە ئابووری هەرێمی کوردستاندا. ئەمە بەخۆی ڕاستیەکی دەرخست کە کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان دەبێت زیاتر جێگەی بایەخ و گرنگی بێت لە سلێمانی وەکو لە شارەکانی تریش و لە هەرێمی کوردستانیش. کاکەردی با باسێک لەوە بکەین کە بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری سلێمانی تا چەند هاوکارتان بوون وەک گەورەی کە ئێوە کۆمەڵێکتان تایبەت کردووە بە گەشت و گوزار ناسانی کوردستان ئەوان تا چەند توانیان هاوکارتان بوون بۆ ئەوەی کە ئەم کۆمەڵێ بهێن نەبوون؟ بەڵێ بەتاکید دەستخۆشی بۆ ستافی بەڕێوەبەرایەتی و بەڕێوەبەری ئەو بەڕێوەبەرایەتیە چونکە لە سەرەتاوە هەتاکوی ئێستا بایەخێکی زۆریان داوە بە ئێمە و هاوکار و هەماهەنگی ئێمن زۆر بەجددی. کاکەردی وەک ئەزانین کە خۆت وەکو سەرۆکی کۆمەڵەکە کاتێک کە کۆمەڵەیەک یاخود ڕێکخراوێکە کرێتەوە بەدەر نییە لە کێشە و گیر و گرفت ئەمە بزانم کە لە سەرەتای کردنەوەی ئەم کۆمەڵەی ئێوە کێشە و گیر و گرفتەکانتان چین و تا چەند توانیتانە چارەسەریان بکەن لە ئێستادا؟ بەڵێ بەڕێستان باشتان ئاماژە پێدا کێشە و گیر و گرفت ئەگەر نەبێت هەموو کاتێک بوونی هەیە لەبەرەوە حەزکردن بۆ بوارەکە حەزکردن بۆ کاری کە تاک پێی هەڵدەسێت من دڵنیام ئەو کێشە و گرفتانی کە هەبێت تێدەپەڕێن. ئێمەش کۆمەڵەکەمان بە تەکید لە سەرەتادا کێشەی بینامان هەبوو کێشەی ستافی بەڕێوەبردنمان هەبوو لەبەرەوەی ئێمە کۆمەڵەکە سەرەتا هەتاکو ئەم ساتە وەختەش کە ئێمە قسەی تێدا دەکەین خۆشبەختانە ئەو ستافی کە کار دەکەین خۆبەخشی هیچ موچەیەک نییە لەوەی کە تۆ چاوەڕێی بکەیت ئەمەش بەڕاستی توانا و تاقەیەکی خۆی ئەوێت کە تۆ بیری لێ بکەیتەوە کارێک بکەی بە خۆبەخشی بەڵام خۆشبەختانە لە ئێستادا خاوەنی بنکەی خۆمانین خاوەنی ستافی بەڕێوەبردننی خۆمانین بەردەوامیش دەبین
ئایندە گەشت دەبێت کاکەردی با باسێک لۆ بکەین کە هەر لە سەرەتای دەمەزانی ئەم کۆمەڵەیەوە کار و چالاکی ئێوە چی بووە و کار و چالاکیتان بۆ داهاتوو چی ئەبێت؟ بەڵێ دیارە وتمان بەشی گەشت و گوزار بەشێکی زۆر گەورەیە کە خۆمانی تا ببینەوە هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەلگا هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەلگا کارێکی لە پێشینەی ئێمەیە بۆ زیاتر گرنگی پێدانی کەرتی گەشتیاری وا هەست بکرێت کە ئەم کەرتی گەشت و گوزار یەکێکە لە پیشە سازیە گرنگەکان و داهاتێکی زۆر باش دەرەخسێنێ بۆ وڵات. ئەمە ئامانجێکە لە ئامانجەکانمان بەڵام لە هەمان کاتا ئێمە دەبینین لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان بارگرانیەکی زۆری لەسەر شانە لە ڕووی دامەزراندنی تاکەکانی کۆمەلگا لە کاتێکا کە خوێندن تەواو دەکەن لە زانکۆکان یاخود لە پەیمانگاکان. ئەمەش کاری لە پێشینەی ئێمەیە بۆ دۆزینەوەی هەلی کار بۆ حەلقەی وەسڵ لە بینی شوێنە گەشتیارەکان و ئەم بە ڕێزانەی کە خوێندنیان تەواو دەکەن لەو بارەدا. کاکەردی باست لە بوونی دەستی کار کرد لە کۆمەڵەکەی ئێوە ئەو خوێندکارانی بەشی گەشت و گوزار تەواوکەن تا چەند گرنگە بێن ببن بە ئەندام لەلای ئێوە بۆ ئەوەی کە ئێوە بتوان لە داهاتوودا هەلی کاریان بۆ بدۆزنەوە لە شوێنە گەشتیارانی کە ئەکرێتەوە. دەستان خۆش بێت ئەوە زۆر باشە یعنی ئێمە وتمان بە هەر هۆکارێک بێ خۆمان دەبینینەوە لە شوێنێک لە شوێنەکان کە بڕوانامە بەدەستبێرین بەڵام لە دوای ئەوە خۆشبەختی تر زیاتر ئەوەیە کە ئەو کەسە لەو شوێنە خۆ ببینێتەوە کە بڕوانامەکەی تێدا بەدەستێناوە. ئێمە وەکو ستافی خۆمان خۆشببختانە هەمومان هەڵگری ئەو بڕوانامەین لەبەرەوە جگەل لەو کردی خۆمان جگەل لە شوێنێکی تر ئەگەر بە ناچاری نەبێت لەوانە نییە حەز بکەین کاری تا بکەین لەبەرەوە من لێرەوە داوا لە هەڵگرانی بڕوانامەی بەکاریۆس یاخود پەیمانگا یاخود ئامادەی پیشەیی گەشت و گوزار هەڵگرانی ئەو بڕوانامەیە داوایان لێ دەکەم بێن خۆیان ناونووس بکەن لای ئێمە وەکو موادێکی خام کە لە بەردەستی ئێمە بتوانین لە ئایندەدا کار و چالاکیەکانی خۆمان لەسەر ئەو موادەی کە هەمانە ئەو تاکە خۆشەویستانی کە دێن لای ئێمە خۆیان ناونووس دەکەن لەسەر ئەوە کار و چالاکیەکانمان برەو پێ بدەین. لەبەر ئەوە خۆشحاڵین لە ئێستادا کە دەبینین لە هەفتەی ڕابردوو بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت کاکوبات کار ئاسانی تەواوی کرد بۆ پرۆژەیەکی گەورەی گەشتیاری لە شاری دوکان کە خۆشبەختانە ئاماژە دەکرێت بەوەی کە لە ئایندەدا 26,000 هەلی کار بڕەخسێنێت. دیارەکردی ئێوە چیتان کردوە بۆ ئەوە بۆ نمونە ئەو پرۆژە گەورەی ئەکرێتەوە ئێوە تا چەند هەوڵتانداوە کەسی ئەکادیمی ئەو کەسانی کە لە بەشی گەشت و گوزار دەرەچن ئێوە بیکەنە ئەو شوێنە بۆ ئەوەی کە بتوانرێت کەسی ئەکادیمی لەو شوێنانەیە ئیشکانە کەسێک کە هیچ شارەزایەکی نییە لە بواری گەشت و گوزار و هیچ بڵین ڕێنماییەکی نییە بۆ ئەوەی کە بتوانێت کاری ڕۆژانی بەردەوامی پێ بدات. بەڵێ بە تاکید یەکێک لە ئامانجەکانی تری کۆمەڵەکەمان بە ئاکادیمیکردن زانستی بە ئاکادیمیکردن و زانستی کردی گەشتیاریە لە هەرێمی کوردستان ئەمەش پێویستی بەو کەسانەیە کە ئاکادیمی خۆیان ئەو بەشیان تەواو کردووە. ئێمە هەوڵی جدیمان داوە و بەردەوام دەبین لە هەوڵ و کارکردنمان بۆ جێکردنەوەی ئەو بەڕێزانی کە ئاکادیمی لەو بەشە دەرچوون. لە ئێستاوە هەنگاوەکانمان دەستی پێکردووە و من وەکو پێشتر ئاماژەم پێدا داوایان لێ دەکەم بێن خۆیان ناونووس بکەن لە کۆمەڵەکەی ئێمە لەبەر ئەوەی کە ئایندە ئیشەڵا دیارە و بەرچاومان ڕوونە لە ئێستادا. دەستەکانتان خۆش بێت. کاکەردی کۆنتاکتان لەگەڵ ڕێکخراوەکانی تر چۆنە بۆ پێی کە کۆمەڵێکی زۆر ڕێکخراو هەن خزمەتی کەرتی گەشت و گوزارەکەن ئێوە کۆنتاکتان چۆنە بەیەکەوە تا چەند هەوڵتان داوە ئەو چالاکیانی کە ڕۆژانە ئەنجامی ئەدەن بێک و ئەنجامی بدەن بۆی کە باشتر ئەنجامی بدەن. بەڵێ دیارە بە تاکید ئێمە لە شاری سلێمانی کۆمەڵی چێشخانە و میوانخانەکان بوونیان هەیە لەگەڵ کۆمەڵی کۆمپانیا و نووسینگە گەشتیارەکان کۆنتاکتێکی زۆر باشمان لەگەڵ هەردووکیانە هەیە. دیارە ئێمە ئەو کارانی کە دەیکەین زیاتر با بڵێن پراکتیکیە. ئەمەش جاری وا هەیە ئێمە سوود لەو تاکانە دەبینین کە خبرە و ئەزمونیان هەیە لە بوارەکەدا.
بە چ شێوەیەک بۆ شێوازەی کە ئێمە ئەندامەکانی خۆمان دەبینینەوە لە شوێنەکان کەسێکی پرۆفیشناڵ یاخود با بڵێن خاوەن ئەزمون هەیە کۆنتاکتێکی زۆر باش دەکەین لە کۆمپانیای نووسینگە گەشتیارەکان یاخود کۆمەڵی چێشخانە و میوانخانەکان کە خۆی دەبینێتەوە لە کردنەوەی خولی زانستی و کۆنفرانس و کۆڕ و بابەتێک کە زیاتر دەوڵەمەندکردنی ئەزمون و خبرەی تاکەکانی ئەندامی کۆمەڵەکەمان. کاکەتی باست لە بوونی خول کرد ئێوە هیچ خولێکتان کردوەوە تایبەت بێ بە خوێندکاران یاخود ئەو کەسانی کە ئەبن بە ئەندام لەلای ئێوە بۆی کە بتوانن زانیاریەکانیان لە بواری گەشت و گوزارە زیاتر بکەن؟ بەڵێ بەتاکید ئێمە وەکو ئاماژەم پێدا مەرجی ئەندامبوونی کۆمەڵەکەمان خۆشبەختانە ئەو کەسانن کە هەڵگری بڕوانامەکەن یاخود ئەزمونێکیان هەیە لە بوارەکەدا بەڵام زیاتر بۆ دەوڵەمەندکردنی ئەزمموی ئەوان ئێمە بیرمان لەوە کردوتەوانێک کە لە ڕێی خۆمان یاخود لە ڕێی ئوستازە بەڕێزەکانی زانکۆی سلێمانی خولیان بۆ بکەینەوە خولیشمان کردوتەوە بەڵێ لە ڕابردووە. کاکەردی باباسێک لۆ بکەین هیچ لایەنێک بۆ هاوکارتان یاخود هیچ لایەنێک بەڵێنی ئەوەی پێداون کە لە داهاتوودا هاوکارتان بن لە ڕووی مادیەوە بۆ ئەوەی کە بتوانن کاری کۆمەڵەکە بەرەو پێشەوە بەرن؟ بەڵێ بەتاکید ئێمە لە شاری سلێمانی مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە مەرجعی خۆمان دەزانین و کار و چالاکیەکانمان دەگەڕێنینەوە بۆ لای بەڕێزیان دیارە لە ئێستادا خۆشبەختانە دەبینین سەرکردایەتی یەکێتی فکر و بیر و ئایدیایەکی باشتر و تێکەڵبوونی تێکەڵبوون بە کۆمەڵانی خەڵکو و بەرەو پێشچوونی داواکاریەکانی کۆمەلگای مەدەنی و ڕێکخرا و کۆمەڵەکان دەبینین کە بەڵێ بەتاکید هاوکارمان بوون و بەرچاومان ڕوونە لە ئایندەدا ئیشەڵڵا کاری باش دەکەین بە هاوکاری ئەوان. کاکەردی هیچ کار و پرۆژێکتان هەبووە بۆ خوێندکاران بۆ نمونە هیچ چالاکیەکتان هەبووە کە بچنە زانکۆکان چالاکیان بۆ بکەن بۆی کە خوێندکاران هەم بە کۆمەڵەکەتان ئاشنا بن و هەمیش بتوانن ئێوە سوودیان پێ بگەن؟ بەڵێ بەتاکید ئێمە هەرچەند کاتێکی کەم بوو لە کاتی چالاکردنەوەی کۆمەڵەکەمان خۆشبەختانە هەوڵ و ماندووبوونی ستافە بەڕێزەکەم و ئەوەی کە توانیمان بە هاوکاری بەشی گەشت و گوزار ساڵی ڕابردوو لە زانکۆی سلێمانی خۆشبەختانە خەڵاتی ڕێزلێنانمان بۆ سەرۆک بەش و بڵین سەرۆکی کۆلێجەکە لەگەڵ خوێندکارە بەڕێزەکان کە خۆمانبینیەوە لە ئاهەنگی پێشوازیکردن ئەوەی کە لە توانای ئێمە بوو لەو کاتەدا ئەگەر بە شتێکی کەمیش ببێت دیارە پێمان خۆش بوو وەکو ڕێزێنان لە بەڕێزیان لە ئایندەشە دڵنیا دەکەمەوانێ کە ئێمە دەبینە پارێزەری دۆزینەوەی هەلی کار بۆ ئەوان ئەوەش خەڵاتێکی تر دەبێت لای ئێمەوە لە کۆمەڵەکەمانەوە بۆ ئەوان کە وساڵانش ئیشەڵا وەکەوەی کەمتر خەم نەبین لە کاتی پێشوازیکردن لە کاتی خول و کۆنفرانس بەشدار دەبین و هاوکاریان دەبین. کاگەردی ژمارەی زۆر دەرچوومان هەیە لە بەشی گەشت و گوزار هەم ئامادەیەکە هەم زانکۆکەش ئەمە باسێک لەو بکەین لە ئێستادا بڵێن کارمەندێکی بیانی زۆر هاتوونەتە ناو هەرێمی کوردستانەوانێ باسێک لەو بکەین تا چەند گرنگە ئەو کەسانی لە بەشی گەشت و گوزار دەرچوون ئەمانە دابمەزرێنن لە شوێنی ئەو کەسە بیانیانی کێنە ناو هەرێمی کوردستان هەم ئەمان ئەکادیمی ترن و هەمیش خەڵکی شاری خۆمان خەڵکی کوردستان نوتوانن بە باشتر کار بکەن. بەڵێ دیارە هەموو کەرتەکان لە سەرەتەدا کە برەوی پێدەدرێت لە ناو کۆمەلگایە دەبێت خەڵکێکی خاوەن ئەزمون و چالاک کاری تا بکات بەڵام من داواکاریەکم هەیە لە دەرچوانی بەشی گەشت و گوزار کە هەرچیان کردووە خۆیان بینەوە لەوەی کە جگە لە زمانی کوردی چەند زمانێکی تر بتوانن فێر ببن لەبەرەوەی بەڕاستی گرنگە کەرتی گەشتیاری پێویستیەکی زۆری بەوە هەیە ئەگەر کەسێک لە ڕیسێپشنێکی هۆتێلە یا شوێنێکی گەشتیاری بە بێت چونکە ئێمە گەشتارێک ڕوومان تێ دەکات لە دەرەوە بیانین ئەمە کاریگەری دەبێت لەسەر ئەوەی زووترین کات ئەو کەسە جێی خۆی کاتەوە لە هەر شوێنێک لە شوێنەکان ئەگەر زمانێکی تر بزانێ دیارە هێنانی کرێکارانی بیانیش
بەو هۆکارە بووە زانینی زمان ئەمە هۆکاری خۆی هەیە بەڵام دووبارەی دەکەمەوانێ فێربوونی زمانەکانی جگە لە زمانی دایک کارێکی زۆر زۆر گرنگە. کاکردی چیتان کردو بۆ ئەمە بۆی کە ئەو کەسانی بڵێن ئەیانێت لە بواری گەشت و گوزاردا کار بکەن هیچ خولێکی تایبەتتان هەبوو بۆی کە زمانەوانی بێ بۆ ئەو کەسانی بکەنەوە یاخود لە ئایندەیە ئەتوانن بیکەنەوە؟ لە ئێستادا تا ئێستا نەمان بووە ئەو خولە بەڵام لە ئایندەدا هەوڵ دەدەین خولی لەو شێوازەمان هەبێت و ئەگەر نەبێت با بڵێن ئێمە خۆی دەزانیت فێربوونی زمانی ئینگلیزی یاخود زمانی عەرەبی لەوانەیە پەیوەستی بە شوێنێکی ترەوە هەبێ بەڵام ئێمە وەکو کۆمەڵەکەی خۆمان هاوکاریان دەبین هەمانگیان دەبین لەوەی کە کۆنتاکتێک دروستکەین بەڵام بە شەرتێک ئەو بەڕێزانەی کە ویست و ئارەزویان هەیە لەسەر ئەوەی کە بخوێن و با بڵێن برێو بە زمانی فێربوونی زمانێکی تر بدەن ئێمە هاوکاریان دەبین و کۆنتاکت دەکەین لەگەڵ ئەو شوێنانی کە خول دەکەنەوە بە کەمترین تێچوون هاوکاریان بین بە شێوەیەکی زۆر باش لەگەڵ ئەوە شاکردی گەشتیاری تەنها خۆشببختانە یعنی بڵین طبقەیەکی ناوێت لە طبقەکان بۆ نمونە ئەعلا بێت یعنی حدی متوسط حدی ئەدنا ئەمانە لە هەموو کردەکان دەبینین با بڵین ڕیزبەندیەک هەیە بۆ ئەوەی شوێنێک لە شوێنەکان ئەمان خۆی تێدا ببینەوە بەڵام هەمیشە با بڵین تموحی ئینسان بە شێوەیەکە حەز دەکات خۆی ببینێتەوە لە بەرزترین ئاستا جا لەبەرەوە کەرتی گەشتیاری جگەل لەوەی بڕوانامەکە هەیە پێویستی بەوەیە کە یەکێک لە زمانەکانی تر بزانێتەوە بۆ برەودان بە تواناکانی ئەو خوێندکارانە بۆ نمونە ئەگەر کەسێک بوێت لە هۆتێلێک هادا بمەزرێ و کار بکات ئێوە چیتان کرد بۆ ئەوەی کە بتوانێت ئەو کارە بکات لە ڕووی خولەکانتان؟ بەڕێ ئێمە ئەوەی کە هەبێت لە لای خۆی با بڵێن وەکو خوێندنی با بڵێن نەزەری خوێندوێتی دیارە بە هاوکاری کۆمەڵی چێشخانە و میوانخانەکان ئێمە دەتوانین مدەیەکی زەمەنیان بۆ دیاریکەین کە سوودمەند بن لە شوێنێکە کاری خۆیان ببینن بۆ نمونە لەوەی کە کەسێک دەیەوێت بچێکاری ئوتێلگەرایی بکە یاخود لە شوێنێکی گەشتیاریا کار بکات ئێمە کار ئاسانیان بۆ دەکەین لە ڕێ ئەو کۆمەڵە خۆشەویستەوە کە وتمان ڕەتی ڕاستەوخۆیان بە میوانخانە و چێشخانەکانەوە هەیە هەرچۆن بێت لە ئاسانکاریان بۆ بکەین. کاکەتی دەربارەی خزمەتگوزاری شوێنە گەشتیاریەکان ئێوە تا چەند هەوڵتان داوە ڕێنمایەکی تایبەتتان هەبێت تایبەت بە کۆمەڵی گەشت و گوزارناسانی کوردستان کە دایبنێن لە شوێنە گەشتیارەکان بۆی کە گەشتیار هات ئەو ڕێنمایانە ببین و سوودی لێ ببینن؟ بەڵێ بە تاکید ئێمە لە ڕێگەی تەوجیهکردن یاخود ئاراستەکردنی کەم و کورتی با بڵێن ئەو پێداویستیانەی کە پێویستە لە کەرتی گەشتیاری لە کەرتی گەشت و گوزار هەبێت ئاراستەی بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری دەکەین لە ئێستا و لە ئایندا بۆ ئەوەی کە ببینین کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان بەرەو پێش بەرین هیچ کەم و کوڕێکی نەبینین و سەردانیشمان هەبووە بۆ شوێنە گەشتیارەکان و کە پەنجەمان خستۆتە سەر پێویستی و کەم و کوڕی یاخود نەشێواندنی ئەو بابەتانەی کە گەردی گەشتیاری خۆشببختانە ئێمە گەشت و گوزاری با بڵێن ئەسەری شوێنەوارە مێژوویەکان لە هەرێمی کوردستان جێگەی بایەخە و شوێنەوارێکی زۆرمان هەیە لە ئەمە پێویستی بەوەیە کە تەوجی کرێ ئاراستە کرێت یاخود با بڵێن بە چاوڕوونیەک بخرێتە بەردەمی گەشتیار و گەشتیاری ناوخۆیش گەشتیاری دەرە و گەشتیاری ناوخۆیش کە ئەم ئەسەریە کە هەیە لەم شوێنە ئەمە بنەمایەکی ڕاکێشتنی گەشتیارە ئەمە سەرەتێکی گەشت و گوزاری و گەشتیاری سەرەتێکی مێژوویە دەمێنێتەوە و بۆ تاکەکانی دوای ئێمەش پێویستە ببیندێت و بزانرێت کە ئەم مێژووی ئەم ئەسەریە دەگەڕێتەوە بۆکەی و لەبەرەوە نەوە دوایەوە سوودمەند بێت. لێکمان کاکەردی کاتێک گەشتیاری بیانیەتە هەرێمی کوردستان ئەو کێشەی کە ئێمە ئێستا هەمانە نەبوونی ڕێبەری گەشتیاریە لە هەرێمی کوردستان تا چەند هەوڵتان داوە وەکو کۆمەڵەکەی خۆتان ڕێبەری گەشتیاریتان هەبێ بۆ ئەوی کە گەشتیارێک گێتە هەرێمی کوردستان ئەوان ڕێنوێنیان بکەن شوێنەکانیان پێپشان بن لە وڵاتانی تر زۆرە بەڵام تا ئێستا لە کوردستان نیە هۆکاری ئێمە بۆ چیەکەن؟ هەرێمی کوردستان خۆشبەختانە با بڵێن لە دوای ساڵەکانی 2005-2006 بە دواوە وەکو بینیمان دەرگای ئاوەڵا بوو بە ڕووی گەشتیارانی دەرەوە زیاتر لەبەرەوەی
با بڵێن وڵاتانی دراوسێ کە دەبینین خواروی عێراق کۆمەڵێک گەشتیاری عەرەب ساڵانە دێتە ئێرە یاخود گەشتیاری بیانی دێت سەردانی شوێنەکان دەکات با بڵێن شێوازێکی ڕێکخراو نەبووە کە با بڵێن یاخود تاکێکمان نەبووە کە خۆی ببینێتەوە لە هەڵگری جێبەجێکردنی ڕێبەری گەشتیاری بەڵام خۆشبەختانە لە ئێستادا کە ئێمە دەرچوانی بەشی گەشت و گوزارمان هەیە و یەکێک لە مادەکان دەخوێنێت ڕێبەری گەشتیاریە ڕێبەری گەشتیاری بیرمان لەوە کردوتەوانێ کە با بڵێن کۆنتاکتی ڕاستەوخۆمان هەبێت لەگەڵ کۆمپانیا و نووسینگە گەشتیارەکان لە ڕێگەی کۆمەڵی کۆمپانیا و نووسینگە گەشتیارەکان کە دەرچوانی بەشی گەشت و گوزار خۆیان ببینەوە لەوێ وەکو ڕێبەری گەشتیاری کار بکەن بەڵام کە تاکوی ئێستا با بڵێن پێشتر کۆمەڵەیەک نەبووە کارەکانیان ڕێک بخات یاخود دەوجیه و ئاراستەیان بکات کە ئەمە یەکێکە لە پێویستی و زەڕورەکان لە هەرێمی کوردستان. کاکاگدی باس لەوە کرد کە نەخۆشی کۆرۆنا کارەکانی ئەوەی پاک خستۆنەتان توانێت لەو ماوەیە کار بکەن. ئەمەوێت باسێک لەو بکەین تا چەند لە ئێستادا ئەتوانن کە کار و چالاکی تایبەتتان هەبێت بەرامبەر بە نەخۆشی کۆرۆنا و بەرامبەر بە ئاگادارکردنەوەی خەڵکی لە مەترسی ئەم نەخۆشی. ئایا هیچ بیرتان لەوە کردوێتەوە کار و چالاکێکی تایبەتتان هەبێت دەربارەی ئەم نەخۆشیە بۆی کە بتوانن لە ڕووی تەندروستیەوە هاوڵاتیان ئاگادار بکەنەوە؟ بەڵێ بە تاکید ئێمە لە سەردەمی با بڵێن کە ئێستش کۆرۆنا هەیە و بوونی هەیە لە سەرەتای هاتنی پەتای کۆرۆنا خۆشبەختانە ئێمە بەشداری کار و چالاکیەکانمان کردووە بە ئاراستەکردن یاخود بە تەوجیهکردنی شێوازی خۆپارێزی تاکەکانی کۆمەڵگا. لەگەڵ ئەوەش وەکو بینیمان ناکرێت بە شێوەیەک لە شێوەکان تەواو ژیان بوەستێنرێ و کاریگەری کۆرۆنا کاریگەریەکی وابێت کە ئیتر ئێمە لە بیرمان نەچێت کاریگەری کۆرۆنا لە سەر هەموو کردەکان کردی گەشتیاری بە تایبەت دەبینین و بیستومانە کە چەندین شوێنی گەشتیاری بەداخەوە مۆڵەتی کارکردنیان بڵێن مۆڵەتی کارکردنیان پێشکەشی مۆڵەت بەڕێوەبەرایەتی گەشت و گوزار کردوتەوانێت کە ناتوانین کار بکەین. ئەمەش خۆشبەختانە دینیمان شاری سلێمانی لە پێش جەژنی قوربان کە دەرگای بە شێوەیەک لە شێوازەکان کە شێوازی خۆپارێزی و هاتنناوەوەی گەشتیار واڵا کرد دینیمان خۆشبەختانە پێشوازیەکی گەرمتر هەبوو وەک لە شارەکانی تری هەرێمی کوردستان هەولێر یاخود دوهۆک. بەڵام ئەمە با بڵێن ڕێگە خۆشکەر بوو بۆ ئەوەی کە چیتر نەوەستین کارەکانمان بەو شێوەیە زیاتر کاریگەری دروست نەکات لەسەرەوەی کە ژیان بوەستێ بیرکردنەوە لەوەی کە نەخێر دەبێت دەرگا واڵا بکەینەوە گەشتار بێتە هەرێمەکەمان بێتە شارەکەمان و بە شێوەیەک لە شێوەکان خۆپارێزی جێبەجێ بکەین کارەکانمان باشتر دەبێت وەک لەوەی کە کارەکانمان باشتر دەبێت وەک لەوەی کە بوەستی. بەڵێ لە ئێستادا بیرمان کردوتەوانێ لەوەی کە کەرتی گەشتیاری نابێ بوەستێت دەبێت خۆپارێزی تێدا جێبەجێ بکرێت و شوێنە گەشتیارەکان وڵا بکرێتەوانێ بەڕووی گەشتیاران لەبەرەوەی پەکخستنی ئابووری زۆر گرنگترە لە کۆرۆنا. بێگومان دەستەکانە خۆش بە کاکردی سواز بۆ ئامادەبوون سواز بۆ زانیارەکانە بەڵێ سواز بۆ بەڕێز هەردی حسێن سەرۆکی کۆمەڵەی گەشت و گوزار ناسانی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوو. بەڵێ ئازیزانم ئێستاش پەیامبەرمان محەممەد بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانایە کە چالاکیەکی وەرزشی هەیە بەڕێوەچێت محەممەد سڵاو لەبێ و بەیانیت باش بێ دەمێ بزانم زانیارەکان لای تۆ چین. کۆژین بەیانیتان باش دیارە ئەمڕۆ وەک ڕۆژانی پێشتر ئاماژەمان پێکرد سێمین ڕۆژی پاڵەوانێتی تۆپی سەرمێزییانەکانی عێراق بەڕێوە دەچێت کە کۆتا ڕۆژە لە دوو ڕۆژی ڕابردووە با بڵێن چەندیانەیەک بەشدار بوون لە باکوور و لە باشوور با بڵێن یانەکانی باکوور دەیانەیە یانەکانی باشووری عێراق دەیانەیە لە کۆی ئەم بیزیانەیە دەیانە پێنجانە لە باکوور پێنجانە لە باشوور هەڵ ئەبژێرێن بۆ نخبەی عێراق. دیارە ئەمڕۆ کۆتا ڕۆژی پاڵەوانێتەکەیە کە ڕکابەرەکان چڕبوونەتەوە یاریزانان لێرە ئامادەن یاریەکانەوە خۆتان دەبینن بەڕێوە دەچن ئەمڕۆ باڵین ئەو پێنجیانەیە بەڕسمی هەڵدەبژێرێن کە بۆ نخبەی تێنسی سەرمێزی یانەکانی عێراقا من بۆ زانیاری زیاتر و لەسەر یاریەکان و چۆنێتی بەڕێوەبردنی یاریەکان قسە ئەەکەم لەگەڵ ڕاهێنەرێکی یانەی دەربەنی خان کاکبەرم ئەم کاتت باش ئەگەر فەرمیتە ئێرە ببوورە ڕاستەخۆ لەگەڵتین کاکبەرم یاریەکان چۆن بەڕێوە چوون ئاستی یانەی دەربەنی خان و سەرجەمیانەکان چۆن بوون لە ماوەی ئەم سێ ڕۆژەدا وەک ئێوە ڕاهێنەران
بەرچاوتان کەوت بێت. ئێوە وەکو خۆتان ئاگادارن خولەکانی کوردستان و عێراق بۆی ڤایرۆسی کۆرۆنا و ماوەیەکە ڕاگیراوە خۆشبەختانە یەکێتی تۆپی سەرمێزی عێراق توانی ئەم پاڵەوانێتی بۆ یەکەم جا لە دوای ڤایرۆسی کۆرۆناوە خولێکی وەرزشی سەرتاسەری بکاتەوە کە ئەویش خولی نایابی عێراق سەنگ و قورسایی خۆی هەیە خولی نایابی عێراق ئێمە وەکو تۆ ئاماژەی پێ کرد 20 یانە کێبەرکی ئەکەن دەیانەی باکوور دەیانەی باشوور ئەمڕۆ تەجەموعی باکوور دەیانەکە تەواو ئەبێ ئێمەشەکو یانی وەرچی دەربەنی خان بەڕاستی کۆمەڵی کێشە و گیرروگرفتمان هەبوو وەکو هەموو یانەکانی تر هەم ئەم کێشەی بەڵێم بەبوونی ڤایرۆسی کۆرۆناوە یاریزانەکانمان دابڕابوون لە تەمرین بەڵام هەرچۆنێک بێ توانیمان تیمی خۆمان ئامادە بکەین خۆشبەختانە ئێستا تیمەکەمان ئەوەی کە پێشکەشیان کردو ئێمە لیان ڕازین خۆشبەختانە و ئیتر ئەوەی کە ئامادەین قرار وایە بڕیاریش وایە هەر لە مانگینەوە تەجەموعی دۆمیش بکرێت هەڵەوەی کاگەڵەن ببوورە بەراورد بە ساڕانی ڕابردوو وەک ڕاهێنەرێک ئاستی یاریزانەکان ئەم ساڵ چۆن ئەبیندێت وەک ئێوە لە ماوەی ئەم 3 ڕۆژدا بینەری بوون خۆی بە دڵنیاییەوە کێشەی ئەم نەبوونی تەمرین و ئەوان کە تەمرین ڕاگیراوە ماوەیەک هەمویانەکان ڕاگیراوە کێشەی قەیرانی دارایی هەمویانەکان کاریگەری هەبووە لەسەر ئاستی ئەوە لەسەر ئاستی یاریزان بەڵام ئەم خولانش پێویستن یعنی خۆشبەختانەیەکی تۆپی سەرمێزی عێراق توانیوتی ئەکە ئەم خولە بکاتەوە بۆی هیچ نەبێ یاریزان ئەگەر پێشش نەکەوێت دوانەکەوێت ئاستی خۆیان بمێنێتەوە یاریزان یانەکان بۆ کێبەرکەکان بەردەوام بێ ئەمە جێگەی دەستخۆشیە بۆ من ئێمە وەکو خۆمان دەستخۆشیمانێ بۆ یەکێتی تۆپی سەرمێزی عێراق کە توانیوتی ئەم خولانە بەردەوامدا و هیوادارین لە کوردستانیش خولەکان بەردەوامی هەبێ ئەمە ئەبێ بە هیوایەک بۆ ڕاهێنەران و یاریزانان یاخود ئەبێ بە باڵین سەرکەوتنێک جارێشتر هێنانەوەی ئاستی یاریزانان بۆ ڕیزی عێراق و وڵاتانی دەرەوە ئێمە بە دڵنیایە ئینشەڵا هیوادارین بتوانین جا یەک خاڵی تریش کە گرنگە یەکی تۆپی سەرمێزی عێراق کە ئاماژەی پێکردووە لەم خولە ئەم ساڵ نەیهێشتووە یاریزانی دەرەوە بێن یاری پێ بکەین بۆی هەموو یاریزانەکان ناوخۆ یاری بکەن لە سەرتاسەری عێراقا بۆ یاریزانی محتەریف یاری نەکات ئەمە جێگەی دەستخۆشیە ئینشەڵا هیوادارین ئێمەش هیوامان هەیە کەوا بتوانین وردە ئەم قەیرانی ڤایرۆسی کۆرۆنا تێپەڕین و خولەکان بچێتەوە سەر ڕێچکەی خۆی و خولە وەرشەکان چێژ و تامی خۆی هەیە و یاریزانان و هاندەرانیش چێژی خۆی لێبین پاڵەوانانی ئەم خولە هەڵبژێراوانی ئەم خولە ئەگەن بە چه ئاستێک لە کۆ ڕکابەریەکەن ئەم پێنجیانەی هەڵبژێرن لە باکوور خۆی تا ئێستا ئەوەی کە ئیتیحاد بڕیاری لێداوە پێنجیانە لەم دەیانەی ئێمە پێنجیانە سەرەکەوێت بۆ خولی نخبە لەگەڵ پێنجیانەی تەجەموعی باشوور ئەبن بە دەیانە ئەو لەسەر یەکەم تا دەیەم یاری ئەکەن پێنجیانەی کۆتایی ئەم خولە لەگەڵ پێنجیانەی کۆتایی خولی باشوور شاری ئەکەن ینی ئەبێ بە دەیانەی دووەم لەم دەیانەی دووەمە چواریانەدا ئەوەزە خولی پلەیەکی عێراق وەک یانەی دەربەنی خان ڕوون بۆ تۆ کە ینی دەربەنی خان سەرکەوێ بۆ ئەم پێنجیانەیە بۆ پێنجیانەیەکە لە ڕاستە تۆزە قورس ئێمە کێبەرکی ئەەکەین وەشتا سێ یاریمان ماوە ئەگەر ئیشەڵا بتوانین ئەمڕۆ سەرکەوتو بێنین سەرەکەین بۆ پێنجانەی یەکەم بەڵام بە دڵنیایەوە ئیشەڵا هەموو ئەمەلێکمان ئەوە هەیە ئینشاءڵڵا تقریبا مانەوەمان مسۆگەرە لە خولی نایابی عێراق ئەنجا ئەمە یاریشە ئاین تۆ تا ئەچتە لە ناو یاریگا و یاریزان کە یاری ئەکان نازانین بەڵام وەکو ئەوەی خۆمان لەوە ڕائبین لە یاریزانەکەمان بتوانین لە خولی نایابی عێراق بمێنینەوە جارێشتر دوای ئەم پاڵەوان تێ یاریزانان نەگەڕێنەوە ناو یاریگاکان بۆ مەشقوڕایانان بە دڵنیاییەوە چونکە تەجەموعی دووەم هەر لە مانگی نوێیە قرار وایە لە هێشتا بڕیارەکە نەبووە بەڕسمی ینی بڕیاری کۆت قرار وایە لە 25 نۆ پێما بێگە هەڵە نەبم خولی تەجەموعی دووەم بڕات ینی دەستخۆشکاگەڵن کەواتە کۆژین وەک ڕاهێنەران ئاماژی پێ دەکەن یاریزانان ئاماژی پێ دەکەن ئێمە لێرەوە ئاگادارین ئەمە هیوایە کە جارێشتر بۆ یاریزانانی تێنسی سەرمێز و سەرجەم یاریزانان و وەرشاوانانی عێراق و کوردستان بە تایبەتی بۆ گەڕانەوەیان جارێشتر بۆ یاریگاکان و بۆ وەرزشی وڵاتەکە و شارەکە و کوردستانیش بەڵێ کۆژین منەگەڕێمەوە لای تۆگەرتۆ سپاس بۆ پەیامێرمان محەممەد کابەشێکی ڕاستەوخۆ لا سلێمانی و لەگەڵ مامۆ سپاس بۆ ئەو میوانشی کا بۆ مایکی گەلی کوردستان دووە بەڵێ ئازیزان هەروەکوتمان لا تەوەری سێم و کۆتاییماندا باس لا تێکچوونی کاتی خەو ئەەکەین بزانین کە خەوێکی تەندروست کاتەکەی لەکەی بۆ دەکەی دەست پێەکە وە خواردن و دەروونێکی ئارام تا چەند کاریگەریان ئەوێ لەسەر خەوتنمان وەگەزانین پێشتر نەخۆشی کۆرۆنا هەبوو کەرەنتینە بووی لە ماڵەوە ئەمە وای کرد کە تایمی خەومان تێک بچێت ئێمە چۆن بتوانین ئەم تایمەڕێک بکەینەوانێ و چۆن بتوانین کە خەوێکی تەندروست بکەین هەر بۆ مەبەستەش بەڕێز دکتۆر دیار نەجیب پسپۆڕی نەخۆشیەکانی دەمار و مێشک باشوێکی ڕاستە خۆ لاوانە دکتۆر گیان سڵاو لێبێ بەیانیت باش سپاسەکەم بەخێراتیت دکتۆر گیان باس سەرتا باسێک لە خەوێکی تەندروست بکەین بزانین کە خەوێکی تەندروست چۆنە و لەکەی بۆکەی دەست پێکات ئەگەر سا باسکەین لە خەو ئەسا گرنگە بزانین کە خەوتن لە خواردن و خواردنەوەش بۆ جەستە گرنگترە ئێمە سا جەستەمان ئەتوانێت ماوەیەکی زیاتر لە بڵێن ئەسا لە دوورکەوتنەوە لە خەوتن ماوەیەکی زیاتر ئەتوانێت دوور بێ لە خواردن و خواردنەوە ماوەکی کەمتر لەوە
پێویستی یعنی ماوەیەکی یەکەمتر لەوە ئەتوانێت بێخەوتن بژی یعنی من دەریخا هەن کە خەوتن لە ژیانمان ناکە چەندێن گرنگە ئەگەڕێتەوە بۆچی کە خەوتن لە خواردن و لە خۆراکیش بۆ جەستەمانی مهمترە ئێمە سا جەستەمان هەر هەمومان بە مێشکنێ کۆنتترۆلەکرێ هەموو بڵنسازین دە چالاکیەکان هەموو نێ میتابۆلیزمی جەستە هەموو کار و فەرمانەکانی جەستا مێشک عنی خۆی بەڵێ ناسانەوەی کۆنتترۆلەکە مەسەلەن تۆ کە بە ڕۆژەوی مەسەلەن تۆ بەڵێنسا بۆ ماوەیەکی زۆر دوورەکەی تۆ لە خۆراک و لە خواردن مێش کە توانێت جەستە دوا بگونجێنێ یعنی کە ئەگەر نانیش بخۆی نەخۆی ئاسایی نەشخۆینێت ئاسایە لەبەر ئەوە نێت ئەو کەسانی کە کەمتر ئەخۆن لەو کەسانی کە ڕێژیمەکەن ئەو کەسانی کە دوورن لە سەرچاوەکانی خواردن و خواردنەوە لە باموشێت جەسیان بە شێوەیەک لە شێوەکان ڕایە لەسەر ئەوە ئەمە کی کات مێشکیکە مێشک ئەمسا میکانیزمت بۆ هێنە دروستەکە مێشک یعنی خۆی چۆن نتوانین ئیسراحەت بکە مێشک بە تاقتەنیا بەخەو ئیسراحەتەکە ناکرێت تۆ مێکینەیەکی سیارە 24 ساعت ئیشکە کەواتە ڕانایەت مێشک لەسەرەوەی کە ئەگەر نەخەوتن و بڵین کاتی خەوتن درانتر بکەیت مێشکیان خۆی نێ میکانیزمێکی بۆ خەوتن هەرێکە بەرسالێمە میکانیزمێکمانە بۆ خەوتن ئەس پێوترێ بەڵسا ساعتی هینیاس بڵین بایۆلۆجی بەڵسا کاژمێرێکین بایۆلۆژیە ئێمە خۆمان لە ناوە خۆمان سێتینەکەین بۆ خەوتن لوکسا تۆ چۆن مۆبایلەکەت سێتینەکەی کە ساعتە شتیبانی بەخەبرت کاتەوە جەستە شەتوانی خۆی سێتین کا کە لە چ کاتێکا بڵنسا بخەوێت پشتە بەسێ بە کۆمەڵی فاکتەری زۆر ئەم یعنی هەموو فاکتەرانە هەم یعنی مێشک خۆی ڕێکێخا لە ڕێگەنی هۆرمۆنێکەوە کە لێ مێشک دەرێت یعنی وەی کەوکنێ دەرمانش بەکاری میلاتۆنینی پێوتێ میلاتۆنین مێشک لە ڕێگەنی میلاتۆنینەوە ئەتوانێ کە ساعتی خەوی خۆی تەنزیم بکە بۆیە کە ئێمە سەفەرەکەین لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر مەسەلە نیاس بەتابەتی کە ئەگەر سەفەرەکە دوور بێ بەتابەتی ئەگەر کاتی سەفەرەکە جیاوازێکی زۆر زۆری بێ بۆ ماوەی دوسێ ڕۆژ تۆ خەوت هەر عنیە تێکەچێ دەرچەنە مانوش نەبی هەرچەنە ئیش نەکەیت هەرچەنە بڵسا پێویستیش بە خەونی یەکەمتر بێت لەبەرەوەی کە ساعتە بایۆلۆژیەکە تێکەچێت مێشک لە ڕێگەی ئەو ساعتە بایۆلۆژیەوە تەنزیمی کاتەکانی خەوی خۆی ئەکا یعنی کە پشت بە کۆمەڵە فاکتەر بەسێ پشت بە ڕووناکیە بەسێ پشت بە ئیشەکەتە بەسێ پشت بە خودیمان و بوونی جەستا لەهینەکات ئێستا لە ڕێگەی ئەم یعنی فاکتەرانەوەی مێشکەتوانێت کە کۆنتترۆلی خەوی خۆی بکە زەحمەتە یعنی سا بڵست بەتاوەتینی دەستنیشانی بکەین کە ئەو کەسە چەند سەعات پێویستی بە خەوتنە کارێکی نەزانستی نییە من بە تۆ بڵم 6 ساعت بۆ 8 ساعت بخەوە و تەواو لەخۆسا لە کتێبان ئەڵێت جەستە بۆ ئەوی کە ئیسراحەتکە مێشک طبعا سا مێشک لە کاتی خەوتنە یعنی مەژی خاڵێکی نگرنگە مێشک لە کاتی خەوتنە هەندێک جار خۆی لە کاتی خەوتنا ناخەوێ مێشک خۆی لە کاتی خەوا بەخەبەرە بۆیە تۆ خەوە بینیت خەو لە کاتی خەوتنا نابینی خەو لە کاتی بەخەبەربوونی مێشکە خەو یعنی لەهینەکەیت بۆیە سا کارێکی نییە زەحمەتەکە بڵین تو ینی پێویستت بە چەند سەعاتی خەوتن هەیە ئەکرێ جوابی سا پرسیارەکە یەکەمت بەمەوە کە خەوی باش و خەوی خراپت بۆ باس بکەم نەکەوی کە چەند ساعت خەوی لە کتێبان ئەڵە 6 بۆ 8 ساعت بەپێی تەمەنە گۆڕێت بێگومان ئەس بەپێی تەمەنە گۆڕێ بەپێی چالاکیە گۆڕێ بەپێی جۆری فەرمانی ڕۆژانەتە گۆڕێ ڕەگەزێکیش کاریگەری هەیە عادەتەن سا لە ڕەگەز و بۆ ڕەگەزی کاریگەرینە کاریگەریکن دەوتێت چونکە عنیمە لە کۆتای هەمومان عنین مرۆڤین هەمان هەرسە وەکو یەک بیرەکەین و هەمووشمان هەر نێر هەمان سپێکاتی مێشکمانێ لەبەرەوەی خەو وەزیفەی مێشکە خەو وەزیفەی مێشکە خەو وەزیفەی جەستە نییە لەبەرەوە هەمووشمان مێشکمان وەکو یەک وایە دەکەوتە بێ هەمومان لە ستمی خەوە نزیک بین لە یەکەوە بۆیە ئەنەگەرنێت دقەتیش بیت یعنی هەنێ کۆمەڵە چالاکیە بەڵێن ئاسنی مرۆڤایەتی هەر هەمووی تیاین بەشدارە هەمومانە خەوین هەمومان ئەخۆین بەسا هەمومان وەرزش ناکەین هەمومان ناخوێنینەوە هەمومان مەسەلە نیە کار و فەرمانی تر ناکەین هەرێک و کار و فەرمانی ترێ خەوتنێکێکە ینی برسە لە فەرمانەکانی مێشک کە هەموو مرۆڤایەتی تایە هاوبەشە و هەمووشمان پێویستەکە نزیک بین لێ دکتۆر ئەو خەوا پێویستەکەی دەست پێ بکات بۆ نمونە مەرجە لە شەودا دەست پێ بکات یاخۆت ئەوانەی کە درەن ئەخەون بە ڕۆژ ئەخەونەمانە تا چەند کاریگەریە بێ لەسەریان زۆر کاتی عنینە لە ژیانی ڕۆژانەمانانێ بیستمان و حتا بەپێنێن ئیشیش ناسا کابرا کە حرەسی شەو بێ خۆ بەشەوە ناتوانێت بخەوێت مەسەلەن تۆ بەشەوە سارە لێ خوری خۆ ناتوانانی ئەو شەوەت بخەوی مەسەلەن عادەتەن خۆنی خەوتن یان سا من بەڕێی من وایە من عنی بڵسەد هەرواش یعنی بە هەمووی دەوروبەرنەوەڵم خەو خواردن پێویستیە گرنگان بزانی لە کێ ئەخەوی گرنگەس بزانی نێ چۆن واتای کەی پێویست پێی بوو ئەتوانی بخەویت لە کاس پێویستت پێ بوو گرنگە بخەوی لەبەرەوەی کە خەوت هات و نەخەوتیت مێشکت ئیتر بە کار و فەرمانی خۆی بە باشی ئیش ناکە لەبەرەوە زەرەر ئەیات لە جەستا لە ئێمە سا ڕۆژانە بەدەیها جا ڕووداوەکان کە ڕوو ئەیە
ڕووداوەکانی کە ڕوویە لەوانەیە تۆ تەفسیرێکی منطقی نەزانی بۆچی ئەم سیارە لەم سایدە دەرچوو چوە سەر سایدێکی تر و خۆیابەیەکی ترا کرێ کارێک لە کاتی ئیشە لە سەربانە ئەکەوێتە خواروی خانمێک لە ماڵە منجڵێک ئاویست گەرمی پێ و بڵێن ینی هەر سابێت بڵسای بەبێ سەبێتی ئێڕێژێ بین خۆیان دەرێ خاکە چ کاتێ پێویست بەخەو بوو سیارە مەسەسا سیارە لێ خوڕی کرێکاریەکەی لە ماڵا ئیشەکەی خەریکی کارونی فەرمانی خۆتی لەکەیە خەوت هات گرنگە بە زووترین کات ئەو پێداویستی خەوە تێرکەیت لەبەروی کە تێرت نەکرد کارەکاتە سەر بڕیاردان لە بڵێن بەلەسا کارەکاتە سەر ڕادینی بڕیاردانی مێشک بڕیاری هەڵائەیە بۆی سا زۆربەی زۆرمان کە خەواڵ ئەبین منیان خۆم بەسەرمە هاتوو هەمووشمان بەسەرمان هاتووە لە کات کاکە تەلەبەیت و کەسعەیەکی تو کە خەواڵ ئەبی دڵنیا بە هیچ شتێک لەو شتانی کە خوێنی تۆ ناچێتە مێشکت و ناگیرسێ لە مێشکە مجرد کاتی خۆتە کوژی لەبەرەوە چ کاتێک کە خەوت هات مەڵێنێ ئەبێ من فەرمانەکە تاواکەم خۆت لەوانەیە فەرمانێکی گرنگت بەدەستەوە بێ ناچارکی تاوکەی بەس تۆ ئەس لە مێشکتا بێ ئەو کاتێک کە خەوت هات گرنگە لە زووترین کاتا بخەوی لەبەروی مشکت بە باشی نێ کارکە طبعا يعني مەشە چنەوە سەر نێ پرسیارەکەم گرنگی خەو لە ژماری ساعتەکانە نییە کە چەند ساعتە خەویت یعنی سا ئێمە خەڵکێتە لامان لاڵێ من ساعت 12 بۆ هەشی بەیانی ئەخەوم بەس خۆی بەیانی کەڵسم لە خەو جەستەم ئێشێ ژان ئەکا بێهێزم ژانە سەرمەیە مەزاجم نییە تۆ یعنی کە بە زۆر لە خەوە هەڵیانسانیت بەیانی ساعت 6 و حوتنی هەڵیانسانی لە خەو بڵێنین هەسە بچۆ بۆ کارەکەت هەسە بچۆ بۆ فەرمانەکەت نیشانەیە کە تێرخەو نەبوویت نیشانەیە کە خەوەکەی تۆ خەوێکی باشونی تەندروست نییە دەئێتنە چەند سەعاتیش بێ چەند سەعات بێ لەوانێت تۆ سەعات 9 شەو بخەوی بەس یعنی بە قەلەقیەوە ئەخەویت مەسەلەن سا شتێکی عزیز بڵێن لە مێشکتایە تۆ یعنی سەعات 9 کاتیتە جێگا و کە چاودنین و قانون بە حسابی خۆت خەوتوت لەوانێ بۆ 12 مێشکت میعاز بخەوێ بەس تۆ لە سەعات 9 حسابێکی لەسەر جەستا لەبەرەوە کاتەکانی خەو جۆری خەو یاسا گرنگە کە بایەخینی پێبی دکتۆر ئەی باس لەوە کرێت لە ڕووی تەندروستیەوە ئەگەر بێت و لە کاشبێر دەبۆ دواوە نەخەویت جەستەت و ئەنزیمانە ناڕژێت کە پێویستی پێێمە تا چەند ڕاستە خۆی یعنسا خۆی نەک یعنی کاتی خەوتن ئەنزیم بە خودی خەوتن خۆی لهینەکان نەک یعنی بە کاتی خەوتن یاسانێ غەڵەتە تۆ بڵێنی هۆرمۆنی گەشە لە سەعات دە بۆ 12 شەوە یعنی مە سیستمی خەوی من تحدیدیەکە هۆرمۆنی گەشە سەعات دە بۆ 12 شەوە خۆسە ئەگەر من 12 بۆ 2 بخەوم 12 بۆ 2 هۆرمۆنەکە لهینەکە هەمومان بینەوە سەر مەسلەی یعنی بڵێ ناسنی هۆرمۆناتەکان بەسەر هۆرمۆنێک لە جەستە هەیە میلاتۆنین بە تاریکی یعنی سا کە مێشک چاو ئیتر کابینێ دنیا تاریکە بێ مەسە دەسەکە بە ڕژاندنی ئەم یعنی هۆرمۆنە یعنی کەیتر مێشکت بۆ حازرەکە کە بخەوی تر مێشکت بۆ خاوەکاتەوە میلاتۆنین مشکلی بۆ خاوەکات ئەوانەی دکتۆر لەسەر ئەوانەی بە ڕۆژە خەون ئەم تاریکیە نەبێت چۆن یعنی ئەم ئەنزیمە ئەڕێژێت ئەوان سا کە بە ڕۆژە خەون خۆیان یعنی وا فێرکردوە گرنگی شەوا خۆیان فێرکەن کە جەوێکی تاریک بخۆڕکەنن بۆ خۆیان بۆیە ئێستا تۆ لە شەویشە لە ژوورێکی ڕووناکە ناتوانێت خەوی لە شەوە یەک یعنی خاڵی زۆر زەق هەیە منەمە بە تەجروبەی خۆم لە نەخۆشیەکە بەدیم کرد ئەس نەخۆشێکم ڕەنگەکان کە لە ژووری نووسنت هەبێ گرنگە ڕەنگی سوور لە ژووری نووسنت نەبێ گرنگە ڕەنگی بەسا ڕەنگە بڵێن عنینە گەرمەکان لە ژووری نووسنت نەبێ لەبەرو خەوت لێتێکەیە یخۆ ڕەنگە و تۆ نیە گوڵۆ پیشنیە کوژانەوە بەس ڕەنگە یعنی نێ گەرمەکان وریاتە کاتۆ لەبەرەوە خەوت یعنی لێ ناکەوێت ئەو کەسانی کە بە ڕۆژە ئەخەون ئەو کەسانی کە کارەکەیان وایە بە شەوا کارکەن و بە ڕۆژات بخەون پێویستە لە کاتی خەوتنی شەوانە بارودۆخێکی وا بگونجێنن بۆ خۆیان کە لە شەو بچێت تاریک بێ ڕووناکی زەقیتیانە بێ مەسەلەن دەنگەدەنگیتیانی بێ بۆ ئەوەی کە تعویزی خەوەکە بن و سەعاتی خۆیان تەوقیتکەن لەسەر ئەو کاتە دکتۆر لە قسەکانی بەڕێستەوانێ گرنگ نییە کەی ئەخەوی تەنها گرنگەوەی کە خەوێکی تەندروست بکەیت ئەسا گرنگە کە خەوەکەت بەقەدەر پێویستی جەستت بێ من ئەمڕۆ لە ماڵەوەم کارم نییە ئیشمەنی ناچمن دەرەوە هەر موشبان بەسەرمانە هاتووە 2 ساعتە خەوی 2 ساعتەکە کافیە بۆ مانوبوونی جەستت بەس ئەمڕۆ کارێکی نیە قورسەکەی کارێکی مێشکی قورسەکەیت لەوانەیە شەو ساعات دەم خەویت و اینجا هەر سالی بەشی شت نەکە دجا خۆی خاصەتی کەشەیە لە خەوات ئەمەش ینی باسیەکە عادەتەن مێشک ئاسا پێویستە تعویزی کەم خەویەکەی بکاتەوە ئەمڕۆ تۆ ناخەویت سبینێت تۆ دووقاتی ئەمڕۆ پێویستە کا بخەوی خۆ ئەگەر بەردەوام نەخەویت خۆ ئەگەر بەردەوام نەخەویت بەردەوام مێشک مانو بێ لە قابلێتی مێشک
بڵێن یاسانە دابەزێت و بەجەستە تا دەرەکەوێت چاوندی خەواڵ و ئەبێ ئیش و کار خۆسا بەجەستە و تەواویت خۆ هیچ خواردنە تەواوە ئاوت تێن تەواوی کێشێک نییە بەس خۆی جەستت خاوە جەستت بێهێزە یەکێک یعنی لە هۆکارەکانی لاوازی جەستە کە تۆ لەوانەیە نەزانی بۆچی بەسا لاوازی یعنی ئەوەیە کە خەویکی باش ناخەوێت و کە تێرخەو نابی دکتۆر زۆر کەس هەیەڵێ خەوتون بەڵام هەر بە ئاگا بووم هەر ینی ئاگام لێ بۆ دەوروبەرەکەم چیان کردووە خۆت خەوتووە و هەستەکە سوودی لەو خەوتنە نەبینی و هەستەکە هێشتا تێرخەونیە هۆکاری ئەوە بۆ چیەگەڕێتەوە عادەتەن ینی کە باسکەین لە خەوی باش طبعا تۆ لە کاتی خەوازانی چی ڕۆیە معناوی تۆ نەخەوتویت لە کاتی خەوا خەوت زۆر بینی معناوی تۆ نەخەوتویت لە کاتی خەوا ڕاشڵەکین و داشڵەکینت هەبوو معناوی هێشتا مشکت نەچۆتە حاڵەتی خەوتنەوە چونکە ئێستا سایکڵی مشک وایە بڵێن سایکڵی خەوتن وایە دوو جۆری خەومانەیە خەوێکی قوڵ و خەوێکی سووک لە خەوە سووکەکانە بەجەستەی خەوتویت بەس مێشکردنی بە خەبەرە توانێت لەو خەوە سووکانە خەوە بینی لەو خەوە سووکانە و ڕێنەکەی لەو خەوە سووکانە دەسەوە شوێنی لە کاتی خەوتنەوە توان لەو خەوە سووکانە ئەڕۆیت یانەوە چالاکێکرێت لە خەوە بڵسای قورسەکانە مێشکیش و جەستەش بڵسا بە تەواوەتی خەوتووە هەتاکو خەوی سووکت زۆرتر بێ خەوەکەت نییە ناتەندروستتر ئەبێ تۆ تا خەو زیاتر ببینی خەوەکەت یاسا مشکرد نییە کەمتر خەوتوێ کەمتر چۆتە حاڵەتی خەوی قوڵەوە بۆی سای مشکرد یاسا بڵێن ئیسراحەت ناکە بەچی مێشک نایڵی بچیتە حاڵەتی خەوتنی قوڵەوە ئەوەیە مێشک لە کاتی خەوتنا مانوویکەی بیئەیەکی وا نەگونجێنی بارودۆخێکی وا نەگونجێنی بۆ مێشک ئیسراحەت بکات وەکوی کە باسم کرد تاریکی مەسەلەن دەنگ مەسەلەن سا ناکرێت مۆبایل لە پاڵ سەرتابێ ناکرێت هەمومان یعنی بێ فێربین کە بە شەوە خەوتی جەڕەسی مۆبایلەکەت کسکە جەڕەسی مۆبایلەکەت بکوژێنەرەوە تشکی مۆبایلەکەت خاوکەرەوە مەسەلەن یعنسانێ گرنگە مۆبایلەکە تا ڕادەیەک دوور بێلێتەوە لەبەرەوەی ئەو سات تشکە تا ڕادێک داچەنە کاریگەریشی کەمە بەس تا ڕادێک دکتۆر وەکو پرسیاری کۆتاییم خۆراک تا چەند کاریگەری هەیە لەسەر خەوتن پێش ئەوەی بخەوین پێویستە چی نەخۆین بۆ ئەوەی کە خەوێکی ئاراممان هەبێت ئێستا خۆراک کاریگەری نیە زۆری هەیە بێگومان مەسەلەن ئەستا تۆ ناکرێت لە پێشنی خەوتن خۆراکی قورسیان بخۆی چونکە خوێن زیاتر چێ بۆ مەعیدەت خوێنی کەمتر چێ بۆ ینی مێشکرد لە حاڵەتێک نیە تەندروستان نابێت ناکرێت لە پێش خەوتنە خۆراکێک بخۆی کە وزە بەخش بێ کە وریاکەرەوە بێ باشترە 6 ساعت لە پێش خەوتن نەچانە قاوەنە ئەو شتانە نەخۆی ئێستا کۆمەڵی خۆراکمانەیە مادەیەکی ئەنتیای سیرۆتۆنینی پێوترێت سیرۆتۆنین یارمەتیتەیە بۆ ساخەوێکی ئاسوودە مەسەلەن مۆز یعنیکێکە لەو خواردنانەی کە خەوت بۆ خۆشەکە لە بەروی سیرۆتۆنینی زۆرە مادەیەکی لەهینە یانساکە بۆ خەوتنی یارمەتی ئامۆز مەسەلەن شەوانە لە پێشوێ بخەوی کوپێ شیری سارد مەسەلەن بخۆی مەسەلەن شەوانە پێشوێ بخەوی حەمامێکیش لە تێن نەک گەرم نەک سارد حەمامێکی بڵێن نیم چە سارد بۆ ئەوەی ینیکە خەوێکی خۆشتر بژی ئەم شتانە کۆمەڵێک هەنگاوی بچووکن لێکاکری ئێمە ڕۆژانە بەکاری بێنین و یارمەتیمان با بۆی کە خەوێکی باشتر بخەوێت دەستەکانە خۆش بێت دکتۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان بەڵێ سپاس بۆ دکتۆر دیار نەجیب پسپۆڕی نەخۆشیەکانی دەمار و مێشک کا بە شوێکی ڕاستە و خۆل لەمان بوو بەڵێ عزیزانم تەواوی بەرگەبابەتەکانی ئەوڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ شاد و کامەران بن.